سڵاتان لەبێ و ئەم کاتتان باش بینەرانی کەناڵی هیوا لە هەرچێک هەن هیوادارین هەمولایەک سەلامەت بن. لەگەڵ هاوڕێم شەماڵ عەلی ڕاستەوخۆ لە کەناڵی هیوا لەگەڵتانین گفتوگۆیەکی کراوە بۆ ماوەی کاتژمێر و نیوێک لەبارەی چەند تەوەرێکی گەرم، چەند ڕووداوێک، چەند بابەتێکی ئەم دوو هەفتەی ڕابردوو دەکەین. لە خاڵ یەکەمدا گفتوگۆ دەکەین لەبارەی زیادبوونی ئامارەکانی توشبوون بە کۆڕۆنا لە هەرێمی کوردستان کە بەپێی داتاکان بەداخەوە لە ماوەی ئەم هەفتەیە ڕێژەی هەڵکشانی کۆڕۆنا سێ هێندە زیاد بۆ بە بەراورد بە داتاکانی ڕابردوو. ئەمە لە کاتێکدا کە بارودۆخی یعنی ئەو تەدابیر و ئەو ڕێکارانەی کە حکومەت دەیگرێتە بەر هیچ جیاوازێکی لەگەڵ ڕۆژانی ڕابردوو نیە. ئەمە لە کاتێکە کە پێدەدەینە ئێمە بەیانی پێدەینە بۆنیەکی کۆمەڵایەتی کە جەژنە بێگومان تێکەڵابوونی ئیجتیماعی دەچێتە ئاستێکی تر. لە تەوەریەکەم گفتوگۆ لەبارەی هەڵکشانی توشبوانی بە کۆڕۆنا و لەم تەوەرە دکتۆر گۆران عەبدوڵڵا پسپۆڕ لە سیاساتی تەندروستی لە تەوەری یەکەم بۆ ماوەیەکی دیاری کراو لەگەڵمان دەبێ و هەروەها لە تەوەری دووەمە گفتوگۆ لەبارەی کێشە و قەیرانەکانی ناو یەکێتی یەکەین کاریگەری لەسەر دۆخی کوردستان و لێوە خوێندنەوەیەکی خێرا دەکەین بۆ شوناسی هێزە دەسەڵاتدارەکان لە کوردستان و لێکەوتەکانی لەسەر ژیانی خەڵک. دواتر گفتوگۆ دەکەین لەبارەی گیان لە دەستدانی مامۆستا ڕێبوار سوارە لە کاتی کارکردن. لێرەوە قسە لەسەر ئەمە وەکو نمونەیەک وەردەگرین گفتوگۆ لەبارەی هەڵکشانی ڕووداوەکانی کار دەکەین و قسە لەسەر خراپتربوونی ژینگەی کار دەکەین لە کوردستان کە دابڕاونیە لە خراپتربوونی ژینگەی کار لە ئاستی دنیاە. لە تەوەرێکی تردا گفتوگۆ لەبارەی هەڵبژاردنەکانی عێراق شانەوەی ڕەوتی سەدر لەلایەک و هەروە بایکۆتی چەپ و کۆمەنیستەکانیش لەلایەکتر دەکەین. گفتوگۆ لەبارەیەوە دەکەین کە هەڵبژاردنە چی لە دۆخی عێراق دەگۆڕی، بنەمای وەرگرتنی بایکۆتی چەپ و کۆمەنیستەکان چییە، ئەمەی سەدریەکان چییە. هەروەها گفتوگۆ لەبارەی ساڵیادی شۆڕشی ڕۆژئاوا باکووری کوردستانەکەین کە ئەم ئێوارەیە هەڵمەتێکی گەورەی جیهانی بۆ پاڵپشتیکردن لە ڕۆژئاوای کوردستان بەڕێوە دەچێت. قسە لەسەر ساڵیادی ئەم شۆڕشە لێکەوتەکانی و دەبەستینەوە بە پرسی کورد لە ڕۆژئاوای کوردستان و ئەو ئەزمونە تایبەتی لەوێ چێکراوە. دوا خاڵیش قسەکردن دەبێت لەسەر خۆپشاندانەکانی کوبا. ئێستا وەک دەزانن زنجیرەیەک خۆپشاندان لە هەندێک لە شارەکانی کوبا دەستی پێکردووە، بەڵام لە بەرامبەر ئەوەدا پەلامارێکی گەورە لەلایەن میدیای لیبراڵی جیهانی بۆ سەر ئەزمموی کۆمەنیستی دەستی پێکردووە. شەماڵ سڵاوت لێبێ و ماندوو نەبی لەم تەوەرانە دەست پێەکەین. پێشەوە شەماڵ بیرم نەچێ ئەمڕۆ 13مین ساڵیادی تیرۆرکردنی سۆرانی مامە حەمەیە. دروستە؟ بێگومان ئەمە ژێکێکە لەو بابەتانەی کە پەیوەندیدارە بە یعنی لێەوە ئێمە چۆن ڕەوشی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان ببینین. ئەمە لە ڕاستیە نەیەکەمین کەیسە، نە دوایین کەیسیش دەبێ. ئێمە لە ڕابردوو زنجیرەیەک بەرنامەمان لەسەر ڕەوشی ئازادی ڕادەربڕین کرد. بەداخەوە بەدیتی من زۆر بە کورتی شەماڵ تعلیقێک لەسەر ئەم بابەتە بدەم. ئەوەیە کە سۆرانی مامە حەما یەکێشترە لەو کەیسانەی کە تۆمەتبارانی تا بە ئێستا لە دەرەوەی سزادانی یاسادان و تا بە ئێستا ڕۆژنامە نووسان ئەو دروشمەی کە بەرزیان کردوتەوە یاساکان لە هەرێمی کوردستان ئێمە ناپارێزێ. کاتێ ئێمە لە ڕاستیە قسە لەسەر ئەم بابەتە دەکەین، ئێمە دەبێت قسە لەسەر ئەوەش بکەین کە ڕەوشی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان لە بەردەم تەراجوعێکی گەورەیە. 13 ساڵ ڕووداوی کوشتن و شیرۆکردنی سۆرانی مامە حەمەیە، بەڵام بە دوای ئەوە چەندین کەیسی تر بە دوای ئەوە ڕوویدا، بەڵام لە کەیسەکانی کاوە گەرمیانی و سەردەش عوسمان و ئەم هاوڕێیانەی بادینان و
تا دوایی ئەم کەیسانە دیزە بە دەرخۆ نەکراون و بکوژانیان تا بە ئێستا لە دەرەوەی یاسادان. بەڵام هەر لەم ڕۆژانە ئەگەر یەکێک بە جۆی لە جۆرەکان قسەیەک لەسەر ڕەوشی هەرێمی کوردستان بکە بە ناوی تێکچوونی ئاسایشی هەرێمی کوردستان، چەندین خەڵک لە زیندانەکانی هەرێمی کوردستاندان مەبەستن لە جیراوانی بادینانە. و ئەم ڕووداوا لە ڕاستیە ڕووداوێکە من پێم وایە کەیسێکە بە کراوەیی دەمێنێتەوە، ڕەنگە لە لای دەسەڵاتداران داخرابێ، بەڵام پێم وایە لەلایەن کۆمەلگا و ئازادی خوازانەوە کەیسێکە وەک کەیسەکانی تر بە کراوەیی دەمێنێتەوە. شەماڵ دەنگت میوتە. بەڵێ بێگومان وایە دەستی خۆش هیواجە بۆ پێشەچیە. منیش لایەن خۆمەوە سڵاوی زۆرم بۆ بینەران هەیە کە ئێستا لەگەڵمانان، خوازیاریشم کاوان لینکیان بەرنامەیە لە ڕێگەی سۆشیال میدیا و لە لای خۆیانەوە پەخش بکەن، ئەوە بیریشم ناچێت داوایان لێ بکەم کە کەناڵەکەمان سەبسکرایب بکەن لەسەر یوتیوب و بە دۆست و ئاشنانی خوانی بناسێنن. دروست وەک تۆڵێ هیوا من پێم وایە کە کەیستی سۆرانی مامە حەمەوەکو کەیسی هەموو قوربانیانی تر، وەکو سەردەش، وەکو کاوە گەرمیانی، وەکو هەموو ئەو ئازیزانەی ترکە لە بواری ڕۆژنامەوانیا کاریان کردو و گیانیان خستۆتە پێناوی ئەوەی کە قسەی دڵی خۆیان بکەن، بەکراوەی ئەمێنێتەوە بە تایبەتیش کە دەسەڵات لێ ناگەڕێدایان بخەین، یان ئەگەرە تا تەنانەت خەڵکانێکیش بن بێتاقەت بن، هیلاک بن، ماندوو بن، بیانێ وازەم کەیسانە بێنن، دەسەڵات خۆی بەسەر کوتوو بە ئیستیبدادێکە بە بەردەوامی ممارەتەیەەکە ڕێگەیان لێگرێ کە ئەم کارە بکەن و ناچاریانەکە کە بە بەردەوامی لەم سەنگەرەیە بن و بۆ داکۆچیکردن لە ئازادی دەربڕین، بۆ داکۆچیکردن لە ئازادی نووسین، ئازادی ڕۆژنامەوانی لە خەباتی هەمیشەییا بن. منیش وەک تۆ ئەڵێم بەرز و بەڕێزە یادی سۆرانی مامە حەمە، کەیسی سۆرانی مامە حەمە تا و ڕۆژگاری تا و کاتێک کە تاوانکارانی بەدەستی عەدالەت بەدەستی دادگا لە دادگای یەکرێن و تاوانی ئەو تاوانکار گەوری خۆیان وەرەگرتنەوە هەر بەکراوی ئەمێنێتەوە. بەڵێ بچینە سەر بابەتەکانمان. پێم وابێ مەسەلەی زیادبوونی ئامارەکانی توشبوون بە کۆرۆنا یەکەمین بابەتە و من خۆشم بینیم هیوا تۆ شتێکی کورتیش لەسەر فەیسبوک لەسەر ئەو مەسەلەیە نووسی و بەڕاستی وەک ئەڵێن کە ئەمڕۆ من بەر لەوەی کەوا بێ من ناو ستۆدیۆشەوە هەواڵێکی ترسناکم بینی کە یەکەمین کەیسی دەلتا لە کوردستان تۆمار کراوە، یعنی ئەو بۆ خۆی یەکێکە لە هەڕەشە و مەترسیە گەورەکانیش بەڕاستی کە بەرەو ڕۆ بێتەوە. من نازانم ئایا چۆنە ئەم مەسەلەیە لەلای ئێوە چۆن کەوتۆتەوە بۆ چی هەیە، خۆی خۆ ئامادەکردنێک هەیە بەڕاستی لە کوردستان بۆ ڕۆبڕووبوونەوەی ئەم مەترسیە؟ شەماڵ لە ڕاستیە لە کاتێکە ئێمە یعنی ڕوبەڕۆی بەرزبوونەوەی پەتای کۆڕۆنە دەبین بۆ 3 هەندە لە هەرێمی کوردستان. تاوان ئەم داتیانە لە ڕاستە داتایەکە ئەگەر یعنی بابن دەسەڵاتێکی بەرپرسە بۆ ئێستا دەبوو یعنی هەموو ڕێکارێک وە کۆمەلگا بکەویتە حاڵەتی ئینزارەوە لە کاتێک ئێمە پێنا ئێشتا پێش باڵێن ئەم بۆنە ئیجتیماعی وەکو جەژن ئێمە با بڵێن کە لەم بۆنەیە تێکەڵاوی ئیجتیماعی بە شێوەیەکی زۆر بەرفراوان زیادەکە، بێگومان هەموو پێشبینەکانەوەیە کە ئەم 3 هەندێ ببێتە 4 هەندە و 5 هەندە بەداخەوە. ئێمە لە بەرامبەر دۆخێکین لە هەرێمی کوردستان، یعنی دەسەڵاتێکی بێباکمان هەیە بەرامبەر بە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی و تەندروستی و ژیانی جیڤاچی و لە ڕاستیە لە بەرامبەر ئەوە ڕوبەڕووی بارودۆخێکی ئیجتیماعین کە وشیاری خەڵک بەرامبەر ئەو بابەتانە تا بە ئێستا وشیاریەکە کە بەپێی پێویست نییە. تەسەوڕ بکە شەماڵ، ینی ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە تا بە ئێستا بەشێکی خەڵک ئامادەنیە ئەم ڤاکسینە لە خۆی بدا، یعنی ئامادەنی یەک دەرزێک لە خۆی بدا، بەڵام ئامادەیە دوای ئەوەی تووشی کۆرۆنا بێ دەبێت بەدەیان دەرچی لە خۆی بدە تا چاک بێتەوە و بەشێکی چاک نابێتەوە. تاوان ئێمە لە ڕاستی لەم بابەتە یعنی لە دوو لایەنەوە دەتوانین قسە بکەین. قسەیەک لە ئاستی طبعا سیستەمە سیاسیەکە بەرپرسیارەتی حکوومەت و جێبەجێ نەکردنی بەرپرسیارەتەکانی تەمان ئەوە لە کاتێکە کە کەرتی تەندروستی بەرەو دۆخێکە، یعنی من دوێنێ لە نەخۆشخانەی فریاکەوتنی کۆرۆنای هەولێر بووم، یەکێ لەو کەیسانەی کە
کەیسی ئەمە پێم وایە دکتۆر گۆرانیش خەریکە داخلی بەرنامەکە یەکێ لەو کەیسانەی کە کەیسی کۆڕۆنا بوو داوای چارەسەریمان کرد وتی تەنیا ئێمە ئەو کەیسە وەردەگرین کە تووشی هەناسە تەنجی بووە دەتوانن ئێوە بچن لە نەخۆشخانە دەرەوە لە نەخۆشخانەی تایبەت ئێوە چارەسەر وەربگرن بەستم ئەمە دوێنێ ڕێک لە نەخۆشخانەی فریاکەوتنی تایبەت بە کۆڕۆنا فریاکەوتنی ناوەندی لە هەولێران قسەیان پێوتن مەبەستم لە چییە لەوەیە کە ئەمە ڕێک یعنی ڕێکلامکردنێکە بۆ ئەوەی کە خەڵک بچێ ئەمە لە دۆخێکە بەرز بنەوەی ئەمداتە کە هانی خەڵک دەن بچین لە نەخۆشخانە حکومیەکانەوە بۆی بچنە کەرتی تایبەت چارەسەری خۆیان بکەنەوەی چەند جارێک ئەمە باسمان کرد قەیرانی ئەو قەیرانانەی کە نیولوبرالیزم بۆ کۆمەلگای دروست کردووە دکتۆر گەڵک بەخێوێ دکتۆر گۆران زۆر سپاس بۆیەوە زۆر سپاس بەخێراتی دکتۆر گۆران منیش لای خۆمە بەخێرهاتن دەکەم زۆر سپاس هاوڕێشەمەگەن دکتۆر بە کورتی باسی ئەوەمان کرد باسی بەرزبوونەوەی ڕێژەی کۆرۆنەمان کرد دیتر جەنابەت تا دەمە اختصاصی جەنابتە ئێمە هەروەکو هەواڵ و لە ڕووی سیاسی و با بڵێن سیستەمی سیاسیەوە قسەیەکمان لەو بارەوە کرد لە بوارە اختصاسەکەی کە پەیوەندی بە جەنابتەوەیە بۆ جەنابتی جێدەهێڵین سەرەتا باسمان لە ئەوە کرد کە پەتای کۆڕۆنا لە هەرێمی کوردستان لەم چەند ڕۆژێ ڕابردوو بۆ 3 هۆندە زیادی کردووە لە کاتێکە هێشتا ئێمە پێمانە ناوەتە ناو جەژنی قوربان و ئەمە لە کاتێکدا حکوومەت هیچ ڕێکارێکی تایبەتی بەرامبەر ئەم داتا ترسناکە نەگرتۆتە بەر شەماڵ باسی ئەوە کرد کە لە دوێنێ پێرێژ حاڵەتێکی دڵتاش تۆمار کراوە و ئێستا باز لە نەخۆشیی ترەکرێت نەخۆشی ئەمەی پەیوەندی بە قەیرانی ئاو مار و مێرو ئەمانەوە هەیەدی ئەمەش لەم ماوەی ڕابردوو خوێنمەوە و ئەمە لە کاتێکە دکتۆر لە ڕاستیە لە بواری ئیجتیماعیش لە ڕاستی هێشتا بەشێکی خەڵک بەشێکی زۆری خەڵکی سعدادی نیەک تەنانەت ڤاکسینەکە وەربگری مایک بۆ جەنابتە ئەم داتایە چیمان پێ دەڵێ ینی بۆچی لە کوردستان لە ناکاو 3 هێندە بەرز دەبێتەوە ئێمە دەبی چی بکەین لە کاتێکە ئەمە بارودۆخەکەیە وڵا جارێکی تر زۆر سپاس بەداخەوە ئەوەی کە جەنابەت باس کرد هەر هەمووی ڕاستە دۆخی کۆرۆنا لە کوردستان بەرەو خراپیەچێ و نەک تەنها 3 ئەوەندە ڕێژەکە زیادی کردەوە بەڵکو ڕەنگە ڕێژەکە لەوەش زیاتر بێت بەداخەوە دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی تەندروستی لە کوردستانە زۆر جاری وا هەیە بەهۆی نەزانیەوە ناتوانێت تەنانەت داتای تۆکمەش کۆبکاتەوە لەو بارەوە و وەکو خۆشت وتت بە هیچ شێوەیەک ئەمان نە بە پلان نە بە بەرنامە توانیوانە ڕوبەڕووی ئەم پەتا گەورە بنەوە لە هەموو جیهانە جەنابەت دەبینی زۆربەی هەوڵەکان بۆەیە کە زۆرترین خەڵک ڤاکسینی پێ بدرێت و زۆرترین خەڵک ڤاکسین وەربگرێت و ڤاکسین تەنها ڕێگایە بەڕاستی بۆ ئەوەی کە نەخۆشەکە ڕێگەی لێ بکرێ بەڵام بەداخەوە ئەوەش لە کوردستانە ئەبینین کە نزیکەی تەنها 3% خەڵکی کوردستان ڤاکسینەکەی وەرگرتووە کە ئەمە بەڕاستی فەزیحەیەکی گەورەیە و ئەمە لە هەر وڵاتێکە بواە کە وڵاتێکی موسسات بواە و وڵاتێک وایە لەسەر ئەساسی بنەماکانی دیموکراسی و مافی مرۆڤ بەڕێوە بچوایە ئەبواە وەزیری تەندروستی لەسەر ئەو فەزیحە گەورەیە دەست لە کار بکێشێتەوە کە نەیتوانیوە تاکو ئێستا 3% خەڵکی کوردستان ڤاکسینەکە وەرگرێ و ئەمەش خەتەری ئەم بابەتە ئەوەیە کە بەڕاستی وەکو خۆت وتت بەرەو جەژنی قوربانە چین و قەرەباڵغی و تێکەڵاوبوون و ئەمانە زیاد دەکات و ژینگەیەکی زۆر لەبار ئەخڵقێت بۆ ئەوەی ئەوەندەی تر ڤایرۆسەکە بڵاو بێتەوە و ئەوەندەی تر خەڵک توش بکات و بەداخەوە ژمارەیەکی زیاتری خەڵکیش بەوەی ڤایرۆسەکەەوەی گیان لەدەست دەدەن و ئەمە شتێک نییە بۆ ترساندنی کەس بەڵام ئەمە لە ئەنجامی بەرنامەیی و کەمتەرخەمی و گەندەڵی و خراپی سیستمی تەندروستیە لە کوردستان و بە تایبەتی سیاسەتە خراپەکانی هەردوو حزبی حکومڕان پارتی ویچەتی و هاوپەیمانەکانیان و بە تایبەتیش ئێستا بەرپرسایەتی یەکەم بەڕاستی لەسەر پارتی دیموکراتی کوردستانە چونکە ئەو حزبە وەزیری تەندروستی لەلایە سەرۆکی لیژنەی تەندروستی لە پەرلەمان لەلای ئەو حزبەیە جا هەر کارەساتێکی تەندروستی ڕوبەڕووی خەڵکی کوردستان بێتەوە بە دەرەجەی یەکەم ڕوبەڕووی پارتی دیموکراتی کوردستانە بێتەوە و دەرەجەی دووەمیش یەکێتی چونکە ئەوان بریکاری وەزیری تەندروستیان لایە و بەشێکی زۆری ئەندامانی لیژنەی تەندروستی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان. باشە دکتۆر پێمان بڵێیت هۆکاری ئەم بەرزبوونەوەی بۆ چیە گەڕێتەوە لە کاتێکە یعنی ژمارەیەک لە خەڵک ڤاکسینی وەرگرتووە
ئێمە ئەزمموونێکی ڕابردوو دوور و درێژمانەیە ئەمە بۆ 2 ساڵە چێ لەگەڵ ئەم پەتایە یعنی ئێستا 250 لەگەڵی نەرەمەکرێت کۆمەچی وڵاتانەیە WHO لە هەموو مەراکزەکانی تەندروستی هەیە ئەمە چیە ڕوو ئەدا و نابێ بە بابەتیش لە کۆمەڵگاوە یعنی پێدوای هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە هەرچەندە لە نێوان دوو کەوانە ئێمە کاتی ئەم داتانێن لە ڕاستیە بڵاوەکرێتەوە بەشێک لە حقیقەتمان پێدەوت ئەگەنە لە ڕاستیە داتای نەخۆشی لە هەرێمی کوردستان ئەوەی ئێمە ئاگداربی نەخۆشی شەکرە نەخۆشی ژێرپەنجە نەخۆشی دڵ نەخۆشی درێژخانەکان لە ڕاستیە داتای دروستمان لەبەردەستان نییە و دەسڵات خۆشی ناوێ ئەم داتانە لە ڕاستیە بڵاو بێتەوە زۆر ڕاستە ئەو داتانەی کە بڵاو بێتەوە هیچی جێگای متمانە نییە و زۆربەی هەر زۆری جێگای گومانە و بەڕاستی بە پلانیش زۆر جار بە پلانەوەکرێت بۆ ئەوەی خەڵک چاواشە بکرێت بەداخەوە و وەکو خۆشت وتە دەسەڵاتی سیاسی و ئەم حزبە سیاسیانەی کە لە کوردستانە هەن ئەوەندەی پیان خۆشە خەڵک سەرقاڵی کۆمەڵێک بابەتی لاوەکی بێت سەرقاڵی ئەوە بێ کە هاوسەرۆکی حزبێک لا چی هاوسەرۆکی تر دێت انقلاب لە ناو حزبە سیاسەکانە ڕۆدا بەرپرسێکی سیاسیە چێ سەردانێکی دەرەوە کە ئەمانە بن بە هەواڵ لە کاتێکە بڵاوبوونەوەی شێرپەنجە لە کوردستانە بڵاوبوونەوەی کۆرۆنا لە کوردستانە نەبوونی ئاوی پاکی خواردنەوە لە کوردستانە نەبوونی کارەبا نەبوونی سوتەمەنی پرسبوونەوەی پلەکانی گەرما ئەمانە وەکوتە سکچون و ڕشانەوە بەڕاستی کە گومان هەیە کۆلەراش بڵاو بێتەوە لەمەوەیە ئەمانە هیچی نابێ بە بابەتی خەمی گشتی لەبەرەوەی دەسەڵاتی سیاسی بە پلان و بەرنامە وەکو خۆتە وتت کەتی گشتی بڕوخێنێ کەتی گشتی وێران کات دەستگاکانی کەتی گشتی هەر هەمووی لە بەرچاوی خەڵک بخات و لە بەرامبەرە کۆمەڵێک بازرگان و کۆمپانیای سەر بە حزب بتوانن قازانج بکەن لە ڕێی دروستکردنی خەستەخانەی تایبەتەوە لە ڕێی دروستکردنی دەرمانخانەی تایبەتەوە لە ڕووی هێنانی ئاوی بوتڵەوە تەسەوور کە ینی لە کوردستانە ئاوی خواردنەوەش بۆ ئەبێ بە بوتڵ و بە ئەوانە بە بیکڕی ینی ئاویشان کردو بەپارە خەڵکێکەیە بە تەنزەوەڵی هەواشەکەن بەپارە بەڵام ببینە ینی کوردستانیان پڕ کردووە لە خەستەخانەی تایبەت کوردستانیان پڕ کردووە لە دەرمانخانەی تایبەت کوردستانیان ژەهرباران کردووە لە دەرمانی ئیکسپایر و کوڵەتی خراپ ئەو تا بینین ژینگەی کوردستانیشیان پیس کردووە لە جوانڕۆ بەتەن دەرمانی بەسەرچوو و پاشماوی پزیشکی فڕێدن بە شێوەیەکی نازانستی و ناژارستانیانە و ژینگەی کوردستانیشیان پیس کردووە ئەمەیە دەرەنجامی ئەوەی کە جنابەت باس کرد نیولبرالیزمێکی بەڕاستی چەتەگەرانە ئەوە نیولبرالیزم نییە ئەمانەی کە ئەمە چەتەگەراییە بەڕاستی نیولبرالیزم بەشێک لە یاسا و ڕێسای خۆی هەیە بەڵامانەوە شێناکەن کاتی جنابەت بەوەی ئەوەی کە لە داوامی دیاری کراوە من دوێنێ سەردانی نەخۆشخانەی تەواریەکەم کرد ناوەندی ئەولێر کەسێکی نەخۆشی کۆرۆنامانە بوو کە تازە یعنی بەرکەوتەی بوو پێمان وت ئەم کەیسەیە یعنی بەبێ ئەوەی هیچ فاسێکی بە بۆ بکەن وتیان لەبەرەوەی ینی وتمان چۆن مامەڵی لەگەڵەکەن دوای ئەوەی کە نەتیجەکەی هاتەوەوانە وتمانەمە پێشتر حاڵەتی جەڵتەیە بووە مینی خوێنی هەبوو ئەمانە دەبێت چۆن بکەین ئەندێ ڕێنماییمان بکەنەوەوانە وتیانی بە هیچ شێوازێگەمە پەیوەندی بە ئێمەوە نییە بڕۆن بۆ لە نەخۆشخانەی تایبەت دەتوانن لە دەرەوە چارەسەری ئەم حاڵەتە وەربگرن ئێمە تەنیا ئەگەر هەناسەی زۆر تەنگ بێ پێویستی بە ئۆکسسیجین بێ ئێمە وەکو کەی زۆری دەگرین ئەگەنا لە ڕاستی ئێمە کەی زۆری ناگرین ئەمە چییە یعنی ئەوەمە دوێنێ ڕێک ئەم کەیسە ینی برایکی خۆم تووشی ببوو ئەمەیان پێوتی لە نەخۆشخانەی ناوەندی ئەولێر من لەگەڵ تەواوی ڕێزم بۆ هەموو ئەو پزیشک و کارمەندانەی کە لە خستخانە گشتەکانە کارەکەن هەر هەمویان خەڵکی دڵسۆزن هەر هەمویان خەڵکی بەویژدارن خەڵکێکن خەڵکی ماندوون بەڕاستی سەرباری ئەوەی کە حکوومەت بە بەردەوامی ئیهانەیانەکە حکوومەت و دەسەڵاتی سیاسی بە بەردەوامی مافەکانیان پێشێلەکە موچیان ناتێت دەرماڵیان ناداتێ بەڵام لە پاڵەوەشا بەردەوامن لە خزمەت گوزاری بەو کەرەستە و پەیداویستیەکەمانەی کە لە ژێر دەستیانایە بەڵام لە پاڵەمەشە حکوومەت و دەسەڵاتی سیاسی و دیسان غەیڵەمەوە پارتیەکێتی و لە ناو پارتیەکێتیا کۆمەڵێک سیاسی بازرگان کە خەریکی بازرگانین بە بواری تەندروستیەوە سیستەمی تەندروستی گشتیان کەرتی گشتیان کردووە تەنها بە زۆرێک لە هاوڕێیان ئەڵێن بەڕاستی کردوانە بە دەڵالخانەیەک بۆ کەرتی تایبەت هیچی تر نەماوە ینی لە کەرتی گشتیە کەرتی گشتی بووە بە شوێنێک بۆ پەیداکردنی نەخۆش بۆ کەرتی تایبەت ئەوەی کە جنابەت بەسەر ئێوەیە هاتووە
بەسەر 90 خەڵکی کوردستانەیە هەچی بۆ خەستەخانەی گشتی ئۆکسسیجینیتیانە، خەستەخانەی گشتی دەرمانیتیانە، خەستەخانەی گشتی پزیشکەکان ماندوون، کارمەندەکانی ماندوون، دەرماڵیانە دراوەتێ، موچیانە دراوەتێ، پێداویستی سەرەتاییتیانە خەستەخانەکانەوە بۆیە ناچارە بێ هەم بە پلان خەڵکیان هەیە دەڵاڵیان داناوە لە کەتی گشتیا بۆەوەی خەڵک بە خەڵک بڵێت بچێ بۆ فلانە خەستەخانە تایبەت و بچێ بڵای فلانە فلانە دەرمانخانە لە کەتی تایبەتە. جا ئەمە بەڕاستیەوەی بەسەر جەناب تا هاتووە شتێکی تەنها بەسەر ئێوەیان هاتووە بەسەری زۆربەی خەڵکی کوردستان هاتووە و تەنها ڕێگایەکیش بۆ چارەسەرکردنی ئەماوەیە کە خەڵکی کوردستان دەنگ هەڵبڕێت و قسە بکات و ناڕەزایەتی دەربڕێت و پژگیری ئەمەمانان بکە بۆەوەی کە سیستەمێکی تەندروستی دادپەروەرانە و یەکسانانە دامەسێنین کە هەر هەموو خەڵک لەو سیستەمە تەندروستیە بەبێ جیاوازی بەبێ ئەوەی جیاوازی کە تۆ پارەت هەیە یان پارەت نییە، خەڵکی هەولێری یان خەڵکی تەقتەقی، خەڵکی بادینانی یان خەڵکی کەرمیانی، بەبێ ئەم جیاوازیانە خەڵک بە جۆرەی پێداویستەکانی خۆی خزمەتگوزاری تەندروستی وەربگرێت. ئەوەی کە جەناب دکتۆر دووە مداخلە بۆ جەنابەت دەبێت لەبارەی ڕێنمایی جەنابەت چییە بۆ ئەم ڕێژەیە کە بەرزە بێتەوە و لە کاتێکە حکوومەت هیچ ڕێکارێکی پێویستی نەگرتۆتە بەر ئەگەر شتێکی ما بێتوانی تەواوی بکەی نازام ئەگەر شەماڵ شتێکی هیوا پێم خۆش بوو بەنەک پۆستی دکتۆر گۆرانیشم بینیوە سەبارەت بۆی کەوا لە جەژنات چی بکەم. من پێم خۆشە دکتۆر گۆران دووبارە گەر بکرێت لێرەشەوە لە ڕێگەی ئەم کەناڵەشەوە ڕێنمایانە بەیان کا دووبارە ئەگەر چی من پرسیارم زۆر بوو بەڵام کاتی دکتۆر مەحدودەوە حەز ناکەم لەوە زیاتر مەحتەلی بکەم. بەڵام پێم خۆشە بەڕاستی سەبارەت بۆ ڕێنمایانە بۆ بینەرانمان قسە بکات چی بکەن سبینی خەڵک سبینێت جەژنە ینی ئەوانێ ئەو مەسەلە سەرەکیانی کە بێ باەخی پێبن چیە سبینێ دکتۆر بەتاکید بەڕاستی شتانی کە بواە بکرا بە ئیشی حکوومەتەوە ئیشی دەسەڵاتی سیاسیەوە ئیشی وەزارەتی تەندروستیە بەداخەوە نەیان کردووە نەک بەستەنها وەزارەتی تەندروستی وەزارەتەکانی تریش وەزارەتی ئوقافە وەزارەتی پەروەردەیە هەتا دوایی وەڵامی چیان نەکردووە و کەم تەرخەم بوون و پرچیان لە کردوێتەوە بەداخەوە مشکارەساتی گەورە خوڵقێنەیە بینین دوای جژن چۆن بە شێوەیەکی زۆر فراوان کۆرۆنا دیسان بڵاوە بێتەوە و بەداخەوە کوتم لە بەرەوەی خەڵکیان ڤاکسین نەکردووە و کارەساتی گەورەی لە خەڵک ئەوەی کە خەڵک خۆی چی بکات بەدا ینی داوا لە خەڵکەکەین بەڕاستی تکا لە خەڵکەکەی نەچێتە قەرەباڵغیەوە ئەوەندەی پێ بکرێ نەچێتە قەرەباڵغیەوە کە دەوێت نەژی جەماعەت و نەژی جەشن بکات لە ماڵەوەی خۆی بیکات تەوقە نەکات لەگەڵ خەڵکی ترا ماچ و مۆچی نەکات ئەگەر هەر چووە دەرەوە ئیلا بیلا ئەبێ بچێ نەژی جەماعەت بکات بە بەرماڵی خۆی بەرێ بە مەسافەیەک مەودایەک لە بینی خۆی و خەڵکی ترا بهێڵێتەوە لە کاتی دابشکردنی بەڕاستی منەڵێم لەم کاتەیە لە کاتی جژنە ینی دابشکردنی ماسکێک دابشکردنی دەستکێشێک دابشکردنی جێڵێکی تاقیم خێر و سەدەقەتی زۆر زیاترە لە چوکلێتێکیان لە سەربڕینی ئاژەڵێک جا ئەمانە بەڕاستی ئەمە لە کارەساتێکی تەندروستیایی نەک لەسەر ئاستی جیهان نەک لەسەر ئاستی کوردستان ببوورە بەڵکو لەسەر ئاسی هەموو جیهانیش وەلەم کاتانەیە دەبێت خەڵک بە بڕیاییوە مامەڵە بکات و زەرەر بەسەر خۆی و باڵ مناڵی و دەوروبەرەکەیان هێنێ و ئەمە تەنها بۆ مۆزوعی جەشنی ڕاست نییە بەس تەنها بۆ مۆزوعی نوێژ و نوێژی جەماعەت و ئەوانە بەڵکو بۆ شتەکە تەرفیهەکانی تریش ڕاستە ینی نەچونە دەرەوە و نەچونە کافێتیریا و چایخانە و چزانم ئەم شتانە بەڕاستی کاتی ئەوە نییە و کاتێک کە کۆرۆنا کۆنتترۆڵە بێت و خەڵکی زۆر باش ڤاکسین وەرەگرێت و ڤایرۆسەکە وردەوتە لە ناوە چیاکرێ و کاتە تر خەڵک بارەزوی خۆی جێژم کا و بچێتە دەرەوە و خۆشی خۆی بکات بەڵام لەم کاتەیە بەڕاستی کاتەکەی زۆر ناسکە و بێ بەجددی وەریگرین و هەر کەسێک لە ئێمەمانان جانی لە دەست بدا هەر هاوڕێیەک هەر خزمێک کارەساتی گەورەیە بۆ خۆی و بۆ خزم و کەسوکاری جا بۆیە بێ بە ئەو پەڕی وریاییەوە مەمەڵە لەگەڵم بابەتەیە بکەین. دەستت خۆش دکتۆر سپاس بەو کاتێک کە لەگەڵمان بووی وەک جارانی تر سپاس بۆ ئەوەی کە بەشێکی زۆری کاتی خۆت دەبەخشی بۆ ئەم بابەتانە شەماڵ جەنابەت کەرەمکە. بەڵێ دەستە خۆش بێ هیوا بەڕاستی ئەو بابەتەی توانی درێژتریش بێ دەتوانمانتوانی زۆرتری ژۆمە لە ڕێنمایەکانی دکتۆر گۆران برێ و مێدەوارم کە بینەرانی ئێمە بیسەرانی ئێمە مەسەلەی کۆرۆنا بە جددی وەرگرن هەموو خزم و کەس و دۆستانەی کە تا ئێستا ڤاکسینیان نەکردو بچن ڤاکسین بکەن
کە نەخۆشەکەوی ئەچیتە خەستەخانە کەوی لە خەستەخانەوەکو دکتۆر وتی ناچاری هەموو ڤاکسینەکان بکەیت چەند جاریش ڤاکسین بکەیت بەر لەوەی نەخۆش بکەی و کارە ئەنجام بە هیوا باسی دووەمان من سەبارەت بە ململانەکانی ناوێکێتی و بەڵام من چونکە بینم کە هاوڕێمان شاباز مەحموود لە سلێمانی و لەگەڵمانیا بۆ باسکردن سەبارەت بە کارەساتەکانی کار پێم خۆشە ئەو بینە ستۆدیۆ و سەبارەت بەم بابەتە باسکەین ئەمە چەند ڕۆژ لەمەنیش لەگەڵ ئەوەم شەماڵ هەروە هاوڕێ عمەریش پێم وایە لە خەتە بەبەوەی هاوڕیان نەبێت بابەتانی کە با بڵێن هاوڕاین لەبارەی قسە ئەەکەین پێش بخەین یانی تۆزێ تەسل بکەیت کێشە نابێ ئەوان کێشە نابێ عیلاجێکین بەڵام بەخێرهاتنی هاوڕە شابازەکەم هاوڕە شاباز بەخێر هاتی گوێ لە دەنگی ئێمە هەیە گوێم لێوە هاوڕێجانم کاتەی بینەران و بیسەرانی کەناڵی هیوا باش سپاس بۆم دەرفەتە کە بۆ منتان ڕەخساند کە بتوانین لێرەوە باسی کێشە و مەشاکلەکانی کرێکاران بکەین زۆر سپاس من دیارە هاوڕێ شاباز داوام لێ کردی لەم بەرنامەیەمە بەشداری کێم نەزانم تۆ چالاکیەکانە لەو بوارەیە زۆر دیێرینەوە بە بەردەوامی کەیسەکانی ڕووداوەکانی کار لەلایەن ئێوە لەلایەن ڕێکخراوی کرێکارانی بیناسازیەوە ئاشکرا کراوە دەورانێک بیرە دیاڕە شاباز ئەمە نابوو بە هەواڵ یعنی هەواڵ نەبوو خەڵک مرد لە سەر کار و ئەوانە کەس باسی ناکرد ینی مثلەن مەسئولێک بەرپرسێک هەڵامەتێشێک چێ بۆ ئەڵمانیاوانە هەمووی میدیای پێوە مەژغوڵە بەڵام خەڵکی کارگەر و زەحمە چێژ لە سەربانەکەوێتە خوار و لە کاتی جانە لە کاتی کارکردنە گیان لە دەزەیەوە گیانیە کاتە قوربانیوانە کەس باسی ناکرد خۆشبەختانەیە نازانم بڵێم چۆن بەڵام بەر حاڵ سەرکەوتنیەک بوو بۆ ئێمەمانان و ڕێکخراوی کرێکارنی بیناسازی کە ئێمە مەرگمان لەسەر کار کرد بە هەواڵ ئێستا بەشێک لە میدیاکانیش بایەخی پێدەن بەڵام تەنها لەم ئارستەیە ماوەتەوە من بەڕاستی کەیسی گیان لە دەستدانی مامۆستا ڕێبوار سوارە هەژاندی وەکو هەموو کەیسانی ترکیایی بینم بەڵام بە تایبەت کە ئازانم مامۆستایە موچەخۆرە قەرار وایە کارێکی تر بکە و ئەوانە بەڵام لە گەرمەی ئەم هاوینەیە و لە قرچە قرچی بەرهەتاوی تەموزە بۆ بە خاتریەوەی کە موچەینێ بە خاتریەوەی کە دیارە لە خێزانێکی زەحمە کێشە و بەرپرسە لە خێزانێک خود بە پرسیارەتی بڵین اقتصادی لەسەر شانەوەوانە ناچار بۆ شان باتە بەش کرێکاری ئەوانەشی کە دیارە لە پیشەی کارگەریە کاریان نەکردووە ئەو کاتانی کە فرسەتیان هەیە ئیکەن زۆر زۆر معڕەستکردن بۆ ئەم ڕووداوانی کار من پێم خۆشە گەر سەبارەت بە مامۆستا ڕێبوار سوارە زانیاریت هەیە بۆ بینەرانمان بدوێ پاشەوە چینە سەر پرسیاری تر سەبارەت بە ڕووداوەکانی کار بەڵێ دیارە بەداخەوانێ هەروەکتۆوتێ ساڵانێ بوو تەنانەت ئامارەکانی قوربانیانی شوێنی کار و ڕووداوەکانی کار هیچ هەواڵێک نەبوو بۆ میدیاکان لە کوردستان بەڵام ئێستا بە وجودی ڕێکخراوە کرێکاریەکان و دەیان هەڵسوڕاوی کرێکاری لە ناوەندە جیاجیەکانی کرێکاران و دەنگە جیاجیەکانی کرێکاران وەک نمونەی کەناڵەکەی جەنابتان کەناڵی هیوا و کرێکار تیڤ بۆ نمونە ڕۆژنامەی دەنگی کرێکار دەیان ڕاگەاندنی تریش خۆشبەختانە ئێستا مینبەرن بۆ کرێکاران بەداخەوە ڕووداوەکانی گیان لە دەستدان ڕۆژ نییە کە لە کوردستانە ئێمە گوێبیستی نەبین تەنها ئەم هەفتەی ڕابردوو کە بەسەرمانە تێپەڕیەوە 5 ڕووداوی کار تەنها لە هەرێمی کوردستانە ڕووی داوە بەداخەوە یەکێ لەو ڕووداوانەش مامۆستا ڕێبوار بووە کە خۆی بەداخەوە مامۆسایە لە سەرمیلاکی وەزارەتی پەروەردە و هونەرمەندێکی شێوەکار بووە ئەبوایە لە ناو دنیای کارەکەی خۆیدا لە دنیای فێرکاری و پەروەردەکردندا لە دنیای هونەر و شێوەکارەکەی خۆیدا ژیانی و گوزەرانە بەڵام بەوەی نەبوونی و نەداری و نەدانی موچەکەی بەداخەوە دەیانی وەکو نمونەی وەک مامۆستا ڕێبوار و هەزاران و سەدان لە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان لە ئەو کەسانی کە شادی بەرزیانەیە لە مەسلەی تەنانەت خەڵگەیە ئەندازیاری تەواو کردووە خەڵگەیە دەرەجەی بەرزیە لە زانکۆکانە ئێستا ناچار بوون کە کاری ڕۆژانی کرێکاری بکەن زۆربیان لە مەیدانەکانی کاری بیناسازیە کارەکەن مامۆستا ڕێبوار یەکێکە لەو نمونە بەرجەستانە کە تازەترین ڕووداوە لەم هەفتەیەدا ڕوویداوە بەداخەوە تاکو ئێستا حکوومەتی هەرێم بێدەربەستە لە دابینکردنی لانی کەمی سەلامەتی شوێنی کار بۆ کرێکاران و لێ نێو کرێکارانیشدا کرێکارانی بیناسازی نائەمنیترین شوێنی کار لە کوردستانە ناوەندەکانی کرێکارانی بیناسازیە بەداخەوە هیچ پرۆژە و کۆمپانیا کە کرێکارانی بیناسازی کاری تیاکەن
هیچ پرۆژەیەکیان پێویستیەکانی سەلامەتی سەناعی بۆ کرێکاران دابین نەکراوە و ماف و حەقی کرێکاران لەناو پرۆژەکاندا چاودێری ناکرێن و دەستەبەر نین. بەداخەوانێ نائەمنی شوێنی کار بۆتە هۆکاری ئەم ڕووداوگەلەی کە بەداخەو لە یەکی ئەم ساڵەوانێ هەتا ئێستا کە من لێدوان بۆیە وایەم بە پێی ئامارەکانی ڕێکخراوی کرێکارانی بیناسازی لە کۆمیسیۆنی ڕاگەاندن کە ئاماری تایبەتمانێ ساڵانەی مەڕایەگەێنین تاکو ئێستا 41 حاڵەتی ڕووداوی جان لە دەستدان لە هەرێمی کوردستان ڕوویە. زۆر بەداخەوە دیارە ئەمە تەنها بەشێکە لە ڕووداوەکانی کار. شابەزجان وەک باست کرد ئەگەینا ڕووداوی کاری تر هەیە کە کەسەکان نامرن لە ئێزا لەوانە نابن بە هەواڵ، لە ئێزا لەوانە باز ناکرێن، لە ئێزا لەوانە ئامار ناکرێنەوەوانە کەسانێکە کەونە خوارەوە قاس و دەستیانەشتێت و ئەوانە هەر زۆر زیاترن و هیچ بیمەیەک هیچ جۆرە بڵین پشتیوانیەک هیچ جۆرە یارمەتیەک بۆ ئەوانی کە لە کاتی کارە دەرگیری ئەم کارە ساتانە بن ئامادە نیە لە کوردستانە، فراهەم نیە لە کوردستانەوە. سەرنجام بەڕاستی مەیدانی کە بیناسازی بۆ خۆی قەسابخانەیەکە بۆ کارگە دیارە ینی حقەتێک بڵێنەوەوانە ئاماری کوشتاری سەرکار ئامارێکی هەڵکشاوە لەسەر تاسەری دنیا. ینی من خۆم لە سوی دەژیم و ئاگاداری ئامارەکانی ئێرەم ئەوەی کە لە کوردستانە ڕۆیاتوە ئەوانە زۆر خراپتر نییە، ئەسڵ خراپتر نییە لە سوید خراپترە، سوید کوشتاری زۆرترە، سوید قوربانی زۆرترە و بەڵام لە وڵاتێکە لێرە بە بەردەوامی پرۆژە زۆرە، کار زۆرە، کار ئەکرێ. ینی تۆ لە گەرمەی بێکاری و لە گەرمەی بێئیشیا لەناو کوردستانە دەرگیری ئەمانە بێ گەسبێنە پرۆژەکان بکرێتەوە کار بکرێوانە ئەبێت چ کارە ساتێک ببینی. لە لایەکی تریشەوە لێرە بیمە هەیە، ینی لێرە بۆ نمونە کارگەر نەخۆشەکەیەوانە 2 هەفتەیە لە ماڵەوەدا نشێوانە لە سا هەشتای معاشەکەی لە خاوەنکارەکەی وەرەگرێت دوای ئەوەش ئیدارەی بیمە پارەکەی ئەیا تێتا و کاتێک چاکە بێت توانێت بچێتەوە سەرکار. لە حاڵێک ئەمانە لە کوردستانێ تووشی حادیسەیەکی سەرکار بیتەوەوانە بیمەی تایبەت هەیە کە تەواوی مەساریفەکان دەپارێزەوە بگرە تەعویزیش دەکاتەوە لەسەرەوەی کە لە کاتی کارە دەرگیری ئەمانە بووی. لە کوردستانە ئەمانە نیە. وەسەرنجام بەڕاستی من پێشم خۆش نییە لە چوارچێوە بمێنینەوە کە تەنها بڵێن حکوومەتی هەرێم نایکە ئیتر کوردڵێ ئەڵێ خەڵک تەنها یەکجار ئەڵێ زستان ساردە، ئیتر ئەم حکوومەتی هەرێمە تقریبان بەڕۆی پێوە نەماوە چی پێەکەی توانە بەینە نایە تقریبان خۆشە بووە لەسەر ئەم ڕخنانە ئەوانە. پرسیارەکەمانە بێەوە ئەوە ئێمە خۆمان چی بکەین، کارگەرانە بێت چی بکەن، چونکە تەواوی ئەو بیمانەی کە لێرە دەستویت بەدەست هاتووە کارگەری خۆی سەرەتاکاری بۆ کردووە. ئایا ڕێگات چییە لە کوردستان چۆنیە توانین کارێ بکەین کە کەمترین ڕوودا و ڕووبە ئەگەر ڕوویدا کەسێکان ڕووداوانی لێ ڕوایە ئەوانە جۆرێک پشتیوانی هەبێ، خێزانەکانی جۆرێک چوزانم دڵنەواییان هەبێ لە ڕووی ئابوووریەوە کۆمەک بکرێن. چۆن نەکری ئێمە ئەم کارە نەبکەین هاوڕێ شاباس؟ بەداخەوانی دیارەکە لە کوردستانە وەک باسمان کە دەستەبەری کۆمەڵایەتی بوونی نیە. ئەو یاسایکە لە ساڵی 2012 پەرلەمانی کوردستان هەمواری کردوێتەوانێ بەداخەوە کرێکارانی بیناسازی بێبەشن لە ناو یاسایە جێگایان نەکراوەتەوە کە بیمە بکرێن بە بیانوەوەی کە خاوەنکاری دیاریکراویان نیە کرێکارانی بیناسازی. بەداخەوە وایە حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان لەو یاسای دەستەبەری کۆمەڵایەتیە شوێنێکی تایبەتی بۆ کرێکارانی بیناسازی وەکو پێگەنەرێکی سەرەکی و بەشێکی زۆرینەی کرێکارانی کوردستان پێگەێنن جێگەی بکرایەتەوانێ بتوانرایە کرێکارانی بیناسازی ئەو دەستەبەری کۆمەڵایەتی و بیمەی کاتی پێکانی کار و بیمەی ئەو بۆ خانەوادێ و کرێکارانی جان لە دەسەدەن و دەیان بیمەی ترەیەکە ئەوایە کرێکارانی بیناسازیشی بگرتایەتەوە بکرایە و ڕێکخراوەکانی کرێکارانیش وەک چۆن بەردەوامین. بەڵام بە بڕای من زیاتر بەردەوام بین لەسەر وشیارکردنەوەی کرێکاران بتوانن لە ناوەندەکانی کارە مەسەلەی سەلامەتی لە پێش چاوی خۆیان بگرن و یەکێ لە مەرجە ئەسڵەکانیان بۆ دەستکردن بەکار لە هەر ناوەندێکی کار لە هەر کاتێکە عقد لەگەڵ کۆمپانیایەک لەگەڵ شەریکەیەک لەگەڵ کارگەیەکەکەن بۆ کارکردن وەنیان کرێکارێک ئاچێتە پرۆژەیەک پێش هەموو شتێ مەسەلەکانی سەلامەتی لە بەرچاو بگرێ پرۆژەیە کە سەلامەتی دابین نەکراوە هەوڵبات خاوەنکار و کارگەکەی ناچار بکات کە مەسەلەی سەلامەتی و پێویستیەکانی سەلامەتیان بۆ دابین کرێ. لە حاڵەتێکە ئەوانە نەبوو داواکەین لە کرێکاران لە ناوەندە کرێکاریەکان پەیوەندیکەن بە ڕێکخراوەکانی داکۆکی کار لە مافی کرێکاران بۆ نمونان ڕێکخراوی کرێکارانی بیناسازی و ئەو ڕێکخرا و چالاکە کرێکاریانەی کە هەن لەم مەجاالانەیە کارەکەن بۆی ئەو ناوەند و کارگانە ناچار بکرێن بەوەی کە پێویستیەکانی سەلامەتی کرێکاران دابین بکەن. یعنی دەیان
ڕێگا هەیە بۆی بەربگرین بەم لێشاوی گیان لە دەستدانی کرێکاران بەهۆی ناسەلامەتی شوێنی کارەوە و خۆڕێخستنی کرێکارانیش وەک لە دەوری ڕێکخراوبوونی خۆیان لە ناوەندەکانی کارایەکێکە لەوەی کە بتوانن هێزێکی فشار دروستکەن لەسەر خاوەنکار و کۆمپانیا و کارگەکان ناچاریان بکەن بەوەی کە پێویستیەکانی سەلامەتیان بۆ دابین کرێت و فشاریش دروستکەین هەموو سوڕاوانی کرێکاران و کرێکاران خۆمان ڕێکخێن لە ناوەندە جیاجیەکان و لە دەوری ڕێکخراو کرێکاری سەربەخۆکان کۆبینەوە بۆی بتوانین لە بەرامبەر حکومەت ناچار بکەین مل بدات بەوەی کە کرێکارانی بیناسازیش لە هەمواری تازەی کە بەنیازە حکومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمان دەستی بۆ بەرێ و لە ساڵی 2020 دەست کراوە بەوەی کە مناقەشاتی بینی هەڵسوڕاوی کرێکاری و ناوەندە کرێکاری و سندیکا و ڕێکخراوە کرێکاریەکان و وەزارەتی کار و ڕێکخراوە تایبەتیە جیهانیەکان کە دەیان سیمینار و هۆرکشۆپ کراوە بۆ تعدیلات لە یاسای کار لە کوردستان و یاسای دەستەبەری کۆمەڵایەتی ئەمانە بتوانین لەو یاسادا تا بتوانین خاڵی باش و ئەوانە جێبکەینەوە کە بە قازانجی کرێکاران بشکێتەوانێ فشارەکانمان زیاتر بکەین و کرێکاران بتوانین یعنی بگەین بەوەی کە تەوعی کرێکار بەو جۆرە بێت کە کرێکارێک لە ناوەندێکی کار لە کارگەیەک لە پرۆژەیە کە مەسەلەکانی سەلامەتی پێویستیەکانی سەلامەتی بۆ دابین نەکرابێ بە ئاسانی مل نەدا بەکارکردن ناچار نەبێ بەکارکردن. دەستان خۆش بێ زۆر باشە. من پرسیارێکی وام نەماوە بە تایبەت کە کاتی بەرنامەکەشمان دیاری کراوە ئەم باسێکی زۆر گرنگە. من چاوم لەو ڕۆژەیە کە جوڵانەوەیکی شتێکی وەکەوەکە لە وڵاتانی ترا ڕوەیە بە عریزەیەک بە ئیمزایەک دەست پێکا بۆ مافە کارگەریەکان وەوانە بەڵام دواترەوێ بە جوڵانوویکی فراوان جێگای خۆیەتی لە سەروبەندی هەموارکردنەوەی یاساکانە ڕێکخراوە کارگەریەکان بایەخ بەمانە بدەن و هەڵسوڕاوانی کارگەری لە تۆڕێکا کۆ ببنەوە بە دەوری یەکا لە دەوری پلتفۆرمێک ئەو خاڵە ئەساسیانە و گرنگانەی کە قابل بە جێبەجێکردنە و قابل بە خواستن هەر ئێستا لەسەری ڕێبکەون و کاری لەسەر بکەن. دەستت خۆش بە هاوڕێ شاباز نازانم ئەگەر هاوڕێ هیوا تعلیقێکی لەسەرم بابەتە نییە بەداخەوە بە ناچاری ئەبێن بابەتە کۆتایی پێبێنین و هاوڕێ هیوا دەنگت نییە دەنگت کزە میوتە دەنگت بورن شەماڵ دەستی ئاوڕە شاباس خۆش لە ڕاستیە ینی کاتی بەرنامەکە دیاری کراوە دەکرێت لە داهاتوو ئێمە لە سەرم بابەتانە بە فراوانی قسە بکەم بە تایبەتی ستاخەریکە ینی ناوەندی کرێکاری زیاتر دروست بێ و خەڵکی تر مهتەمێ بەم بابەتە چۆن ینی ئەوەی جەنا بدوتت چۆن شتێک وەکو بەرەنگاری وەکو حاڵەتێکی بەدیل پێشکەش لە بەرامبەر ئەم بارودۆخە و حاڵەتەکە لە ئیشی NGO ئەمانە لە ڕاستیە بچێتە حاڵەتی ینی دواتر بێگومان ئەماش لە نەتیجەی تەراکمبوونی ئەم تێکۆشانەیە کە ئێستا ئەوڕە شاباز و هاوڕانی تر لە سندیکاکانی کرێکارانەیەکەن. زۆر باشە هاوڕێ شاباز ئەگەر دواوتە سەبارەت من بابەتە هەیە پێم خۆشە بە کورتی پەیامی خۆت دووبارە بە بینەرانی ئێمە بە بیسەرانی ئێمە بگەێنی و من خۆشحاڵم و زۆر سپاس گوزاریشم کە دەرفەتت بوو میوانداری ئەمە قوڵ بکەیت و لەم بابەتەوە بۆمان بدوی. لە کۆتاییدا من سپاس بۆم دەرفەتەکە بۆتان ڕخسانم لێرەوە بانگەوازی هەموو سوڕاوانی کرێکاری یەکەم کە بەجددی دەست بین نەپایەوەی کە فشارەکانمان بۆ سەر دەسەڵات و حکومەت زیاد بکەین بۆی کە ناچاریان بکەین بە جێکردنەوەی ماف و خواستەکانی کرێکاران لە یاسای کە بەتەمان جارێکی تر هەموار کرێتەوانێت جێگای بکەینەوە و لە دەوریە کۆبینەوە وەک داواش لە کرێکارانەکەم لەسەر جەم ناوەندەکانی کار خۆشبەختانە کە ئێستا لە دەیان ناوەندی کار تۆڕی دیفاعکردن لە خۆیان پێگەناوە و دەیان ڕێکخراوی سەربەخۆی کرێکاری لەو ناوەندە جیایانە تۆڕ و گروپی جیاجیا پێگاتەوە هیوادارم بەردەوام بن و نمونەی کرێکارانی کۆمپانیای ماسکە خۆشبەختانە یەکگرتوانە هاتوونەتە مەیدان و هیوادارم سەرجەم کارگە و پرۆژەکانی کە چاو لە یەکگرتووی کرێکاران بکەن و هەڵسوڕاوانی کرێکاریش لە دەرەوەی جیاوازی سیاسی و لە دەرەوەی بۆچوونە سیاسەکانمان بین لە دەوریە کۆبینەوە لە پلتفۆرمێکی گەورەتر لە ڕێکخراوی کرێکارانی بیناسازی و لەو ڕێکخراوانەی تر کە هەیە و لەو سندیکانەی کە هەیە بین جیاوازی سیاسیەکانمان جیاوازی ئایدۆلۆژیەکانمان وەلا بنین بەرەیەکی یەکگرتووی سەرتاسەری لە کوردستان پێک بێنین بۆ دیفاعکردن لە
ماف و امتیازاتەکانی کرێکاران. دووبارە سپاس بۆ دەرفەتە کە بۆ منتان ڕەخسان. دەستان خۆش بێ و هەر بژین هاورە شاباس سەرکەوتوو بن. بەڵێ بینەرانی خۆشەویست ئێوە بینەری کەناڵی هیوان و ئەم بەرنامەی پانۆرامای هەواڵە گەرمەکانی هەفتەیە من و هاوکارم هیوا عومەر ئەمانەوەی پێکەوە سەرنجبێن و تیش بخێنە سەر کۆمەڵێک هەواڵ لە هەفتەی ڕابردووە کە دیارە فریای زۆر ناکەوین بەڵام 6 بابەتمان هەڵبژاردە بوو کە ئێستا دێینە سەر بابەتی ململانیەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و کاریگەری ئەو ململانیانە لەسەر دوا ڕۆژ یاخود لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان. من خوازی پێش ئەم بابەتە پێم وایە هاوڕۆعمەر لە خەتە نازانم ئەیبینیانە ئەوە ئاساییە هاوڕێمە دەتوانێت لە خەت بمێنێتەوە کێشە نابێت باش سەمان هەیە. بەرحاڵ من بابەتی کریسیانە تۆ کردووە ئەوە گوێ لێ هاوڕۆعمەر بەڵێ بەڵێ وەک باسم کرد بەڵام بەر لەوەی بچمە سەر بابەتی ململانی نێوان نێو یەکێتی نیشتیمانی کوردستان پێم خۆشە سەرنجی هەموو بیلەران ڕابکێشن جارێکی تر کە سەبسکرایبی کەناڵی هیوا بکەن و ئەم کەناڵە بە دۆست و ئاشنایانتان بناسیێنن و پشتیوانمان بن بۆ فراوان بوونەوە و گەورە بوونەوە. هیوا باسی ململانەکانی ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ڕۆژانە تۆزێک بەرەوکزی چووە بەڵام بەڕاستی ڕۆژانی ڕابردوو ئیتر لە ناو جێژاوێک لە تۆمەتی بەرامبەر و لە نێو بڵین حملەی ئیعلامی بە یەکتر و تەخوینکردنی یەکتر و بڵاوکردنەوەی مەترسی و هێنانی هێز و بردننی هێز و اینجا قیژەقیژی هەنێ لە پۆپۆلیس بۆ داکۆچی لە تەرەفێک و لەلایەنێک و سان بێدەنگی یاخود پشتیوانی بێدەنگانی لایەنێکی تر لە بەوانی کە پیان و تێ کودەتاچی باسی کودەتا کرا قسەی لەسەرەوە کرا کە مێژوو یەکێتی نیشتیمانی کوردستان بە حیاتی شتیوای بەخۆیەوە نەدیوە بڵێمە لە کوردستان نەژین لە مەریخەوە هاتبین ینی وەگەوەی ئەم حیزب هەر لەناو خۆیان چەند جار ئەندام و کادرەکانی خۆی زیندانی نەکردبێ قەلاچۆی نەکردبن تیرۆری نەکردبن تیرۆری ئەخلاقی نەکردبن تیرۆری سیاسی نەکردبن تیرۆری جەستەیی نەکردبن وەگەوەی مەسەلەن لە کۆنگرەکان و پلنۆمەکانە زۆر جار باڵێکی تری هەر نەکرد بێتە دەرەوە هەڕەشەی زمان بڕین لە کادرەکان نەکرابێت لە ساڵانی هەشتاکانە ئەو وەختێک کە هێشتا شۆڕژ لە گەرمەی خۆیان بۆوانە بۆ گەڵی ئەمانە نەکرابێت تەبلیغاتێکی زۆر بڵاو کرایەوە لەسەر ئەم بابەتە کە ئەنەه بەڵێ من سۆشیال دیموکراسی زەربەی خوارد سۆشیال دیموکراسی هاتە سەر چۆک ئیتر ئەمە لەگەڵ سۆشیال دیموکراسی ناتەوە بڵێ ئەم برادرانە باوەڕیان کرد بەڕاستی من سۆشیال دیموکراسی بێ بەرحاڵ شتی زۆر لەم بابەتانە وترا مەسەلەیەکی تر کە سەرنجی منی ڕاکێشا لەم مەسەلەیە ینی بەدەر لەم تەبلیغات و شتانەیە کە ئینسان زۆر جار بۆی کەوا بێ قسەکانی خۆی بکە جارە ناچارە باسیەوە بکە کە چی ڕاز نییە لەم هاتوو هاوارەیە کە ئەکرێ بەڵام ئەوە کە سەرنجی منی ڕاکێشا لەم کەینوبینەیە بازێک ئیقداماتی ڕەمزی بوو بۆ نمونە مەسەلەن تەرەفی ماڵی کوڕانی جەلال تاڵەبانی قوباد و بافڵ باز لەواکەن کە ئیتر لەمە دوا بازار ئازادە ئیتر لەمە دوا سەرمایهداران نەتوانن دڵنیابن لەسەر کار و کەسابەتی خۆیان لەمە دواییتر کەس ناتوانێت ڕێگری لە بازرگانەکان بکاتەوە ئەوانە ینی هەرەوە ماوە بڵێن سەرمایهدارانی کوردستان یەکگرن یاخود مەشغەڵانی شۆڕشی نوێی ئەم جارە پەیامی بازرگان و سەرمایهدارە ئەوە چوو بین بێ خەریک بە سرودەکەش بگۆڕنەوەوانە ینی بە جۆرە لە جۆرەکان ئەم ئینان نیشاندا لەو لاشەوە ئەم برادەرەی کە لاهور تاڵەبانی لەگەڵ کە سوکاری شەیدانە دانیشێ و قسە لەسەرەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان وا مهمە و چەپکە گوڵەکەی مام جەلال و چۆزانم ئەم بابەتانە کە بە جۆرێک لە جۆرەکان هەستەکەی پەیامێکی شعبەویە هەرچی ئەیەنینی و ئەیبیت یەکێتی نیشتیمانی کوردستان لە حیزبی سۆشیال دیموکراسی ناچێت لە زۆرتر لە حیزبێکی فاشست دەچێت ینی ناڵێم حیزبێکی فاشستە چونکە مەجموعی مقاومات هەیە تا ئێستا گەشتی نەگەشتوتەوە مستەوایەوانی هەبێ بەڵام کە وەختێ تحلیلێکیەوە زۆرتر لە حیزبێکی فاشستە چێ ینی لەلایەک پاراستنی
بەرژەوەندەکانی سەرمایهداران و بازرگانەکان و دەوڵەمەندەکانوانە لەلایەکی تر خەباتێکی قسەیەکی شعبەوی خیتابێکی شعبەوی ڕیتوریکێکە خوێنی شەهیدان و خێزانی شەهیدان و قوربانیانی جوزانم سەرکوتەکان و ئەمە حیزبی شەهیدانین و شتێک لەم بابەتانە تێکەڵەیەک لەم دوانە دروست بووە بەڵام هەستەکەی لێرەیە لەم کات و ساتەیە شەقێک لە بینی ئەم دوانەیە دروست بوو یەکێک لەلایەک ئەوەی کە قسە لەگەڵ خێزانی شەهیداناکارە و کەسە نییە کە ئیتمینان بە سەرمایهدارەکانەدا و دڵنیانیاداتەوە پێچەوانەشەوە وا هەستەکەی کە یەکێتی هەر تەنها لە بەردەم ململانەیەکی گروپی ناوخۆیانە لە بینی مەجموعەی باڵی چەکداران نییە لە بەردەم مەسەلەیەکی کێشەیەک و ئەزمەیەکی ناسنامەیی شایە یعنی زۆر جار وایەتە بەرچاوکە من بۆ خۆم وا ئیستینتاجێکم کە یەکێتی بەرەو هەڵدێرە چیان و هەڵدێرەی کە ماوەیەکی زۆرە دەستی پێکردەوە ئەوانە ئیدامە پیاکەوە ئەمە هەلومەرجی کوردستان زۆر نالەبارەکە ینی باسەکە لەسەر ئەوە نییە کە یەکێتی باشترە لە پارتی یاخود ئەوە کە بەرەنگاری لە ئازادی کردووە و ئەگەر کوڕانی مەسەلەن جەلال تاڵەبانی وا بکەن کە ببن بە بەشێک لەو موامەرەی بارزانی و ئەوانەی تر سلێمانی ژۆک و هەولێری لێدی و ئەمانە نا باسی ئەمانە نییە بەڵام قسەکە لەسەرەوەی تەوازناتێکی معەن لە کوردستانە دروست بووم تەوازناتانە خەریکە تێگەچێەوە لە تێکچوونی هەر هاوسەنگی هێزیەکە بوارەکرێتەوە بۆ کێشە و شەڕی فراوان و گەورە و کۆمەلگاکەوێتە بەرمەترسیەوە بە تایبەتی لە جێگایەکە کە ئەمانە تقریبان بە هەر گروپێکیانەگری بە ئەندازەی دەوڵەتێکی 30 ساڵ لەمەوبەر چەشی هەیە و جبەخانەی هەیە ئەوانە ئەم شەڕانە ئایندەی کۆمەلگا وێرانەکە من وازانم خوێندنەوەمان بۆم دۆخابێ ئاوا بێ ئەم کێشانەی لە بینی ئەم باڵانەی ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە هەیە سەرنجام دووکەڵەکەیرە چێ بە چاوی خەڵکە و من جاری پێشوش لە بەرنامی پێشووتری شار تاکیدم لەسەرمە کردەوە ڕێگایە کە بتوانێت بەربەمە بگرێ ئەوەیە خەڵک بۆ پاراستنی ئەمنێتی خۆیان یەکگرتوو بکەن و ئەوانە بەبێ ئەوەی کە بکەونە ژێرباڵی تەبلیغاتی هیچ لایەک لە لایەکانەوە و هیچ کام لەو تەبلیغاتانە ڕێگان لێون کاتوانە بەڵام لەلایەشی ترەوە بە تەنها بە باوەڕ نەکردن اکتیفا نەکەن و باوەڕ بەوە بکەن کە ممکنە ڕۆژگاریان لە ئێستا تاڵتر بێت لە سایی ئەم کێشە و ململانیە چەکداریانێ من ئەوە نکرێکی کورتم بوو تعلیقێکی کورتم بوو لەو بابەتەوە هیواجە نازانم تۆ هیچ شت هەیە سەبارەت بەمە ئیزافی بکەیت شەما لە ڕاستی دەست خۆش ینی من جاریشتر ینی دەمێکە ئێمە ینی بڵێن پێناسە و ینی باسمان لە شوناسی دووهێزە دەسەڵاتدارەکە کردووە لە کوردستان ئەوەی ئێستا ڕوودەدا بەلای منەوەی ئێستا ڕوودەدا یعنی لێکەوتەکانی ئەم مۆدێلە لە حکومڕانی دەسەڵاتێکی بنەماڵەییە تەمانەوە ڕوودەدا بە یعنی ئەمە لە زۆنێک ڕوودەدا بمانەی ئەوە نییە بەیانی لە زۆنەکەی تر ڕوونادا لە ڕاستی ئەمە من پێم وایە تەنیا پەیوەندی بە تەوقیتەوەیە ئەوەی ڕوودەدا شەڕکردن لەسەر میرات و درێژکراوەی لێکەوتەکانی دەسەڵاتی بنەماڵەییە تۆ تەمەشا بکە هەمومان دیمان یعنی شەڕی ئەوەی چێ دەبێت ینی ئێمە بینەری ئەوەین کە کامیان دانەیە ببن بە میراتگر تاوان لە هینی ئەم بنەماڵەیی لە کوردستانە کۆڕ ینی ئەوەی کە سیسیلەی میراتگرەیە لە نێوان کوڕ و برازا و ئامۆزا لە کللتوری ئێمە تا ئێستا لە کوردستانە تا کوڕ مابێ بە هیچ شێوازێک میرات بۆ برازا و ئامۆزاکان نییە بۆیەوە تەسەوڕ ناکەم وا پێ ناچێت هیچ بۆ لاهور و برازاکەی تریش لەو زۆنەی تر بمێنێتەوە ئەم مۆدێلە لە حکومڕانی ڕۆژ لە دوای ڕۆژ بەرە و ئەوەی جەناب بدوێتە لە ڕاستیە ئیستبدادی زیاتر و پێشەلکردنی زیاتری ماف و ئازادیەکان هەنگاو دەنێتن و ئەگەر سەری لێکەوتەکانیشی پێ بکەی بێگومان ئەوان بە جۆری تر یعنی دێن کە ڕووداوێک ڕوودەدا بێگومان ئەمە ڕووداوێک کە ڕوودەدا میدیا بە شێواسی زۆرا و زۆر مامەڵی لەگەڵەکە ینی ئەوەی جەناب بدوێت ئەم قسەی کە جێگیری سەرۆکی حکومەت وتی ئیتر بازار ئازادە وە گوابی هەنجینی لەدارە دۆزی بێت ینی بازاری ئازاد ینی وە گوابی یەکسان بێ بە خۆشگوزەرانی بە باشکردنی وەزعی خەڵک ئەگەر بازاد ئازاد بوو عەدالەتی کۆمەڵایەتیە بێ یەکسانیە بێ
ئەمەی پەراوێز خراوە تا بە ئێستا وەکو ئەو مامۆسایی کە باسمان کرد مامۆستایە ناچارە ئیشی تر بکە ئەمە نابێ ئەمە دەبێ ڕووداوێک ڕوویداوە ئەم ڕووداوە ئێستا بەشێکیان فۆکسەکەی لەسەر ئەوەیە چۆن بە کەمترین زیان لی دەرچێ و ئیبرازی بکە بۆ حاڵەتی تر تەسەوەڕ بکە من گوێم لەیەکێ لە ئەندام پەرلەمانەکانیان بوو کە لە ڕاستیە یعنی دەشی ناسم و یەکێکە ئێستا لە ڕاوێژکارەکانیان لە ئۆرگانەکانی سەرەوە بە عەربی بۆ کەناڵێکی عەربی دیوت ئەوەی ئێستا لە ناو یەکێتی ڕوویدەدا حاڵەتێکی تازە نییە ئەمە بەشێکە لەو پلۆرالیزمە سیاسی و فرەئارایی لە ناو یەکێتی ئەمەش و ناسی یەکێتیە یعنی سەیری کە ئەمە وەکوا بێ کۆمەلگا یعنی لە ڕاستیە ئەوەی پێی دەوتری هەندێ مۆراڵی قسەکردن هەندێ ڕێزگرتن لە بینەر لە خەڵک کە تۆ یعنی تۆ چۆن بە چه ئاراستەیەکە قسە ئەکەیت جا ئەمە ئەم قسەکردنە و ئەوەی کە خوبا دەیەوێ جارێکی تر بڵێ ئەمە ئیتر بازار ئازادە تۆ دوێنێ ئەم ڕۆژە قسێکت کرد لە بەرنمەیەک زۆر هین بم سرنجی ڕاکێژام شەماڵوتت ئێستا پێشتر بە کۆمونیستەکانیان دەوت ئەگەر لە هینە لە سۆڤێت باران ببارەی لێرە چەتر هەڵەدەن ئێستا ئەگەر لە ئەمریکا لە ڕاستیە تەنیا هەورە تریشقە هەبێ لە کوردستان ئەوان یعنی چەند چەترێک هەردن لە ڕاستیە ئەمە بەشێکە ئەوەی قوبات دیکە بەشێکە لەم چەترا یعنی بەشێکە لەو باساڕی ئازادی ئەمریکی و لیبرالیزمەی جاریشتر دەیەوێ بڵێ تدریس بۆ خۆشی بکاتەوە یعنی على اساس ئەمە لە کۆمەلگا خۆی بە جیاوازتر لەوانی تر نیشان داوە من پێم وایە ئەم برادرانە ئێستا گەوتنەتە دۆخێکە لە ڕاستیە لە هەموو حاڵەتێکە کێشەی گەورە ڕوئەدا و ئەمە لێکەوتەکانی لەسەر کۆمەلگا دەبێ بەداخەوە یعنی بڕۆ سەیری دانیشتوانی سلێمانی کە لە باردۆخێکی نفسی زۆر خراپە دەژین ئەمە هاتوون بە دیوێشترە میدیایەکیان دروست کردووە کە لەمابینی ئەم شەڕی ئەم دوو کەسە کامیان باشترە هەر یەکێکیان دەیەوێ نیوەکەی تر بۆ سەرقاڵ بکە کە ئەمەی تر باشترە ئەمەی تر غەدری لێکراوەیان ئەمەی تر زاڵمە و ئەمەی تریان مەسلومە بۆ ئەوەیە کە جەوهەری مەسەلەکە لەبیر خەڵک ینی ببەنەوەویش ئەوەیە ئەوەی ڕوئەدا دەرئەنجامی دەسەڵاتێکی بنەماڵەیی تەمان بنەماڵەیی نەک بە مۆدێلەی ئێمە بۆشمان نەبوو لە نموزەجی لە بەریتانیامان نبوو لە هەندێک شوێنیتمان نەبوو ئێمە بنەماڵەیی ئێمە دەتوانین بەتام و بۆی ئەم واقعی بارودۆخی کوردستان کە تیاژی دەسەڵاتێکی بنەماڵەیی ئۆلیگاریشی کە هیچ نورێکی لە بەردەمانیە بەم مۆدێلە کە ئێمە دەبینین چی لە مافوو ئازادیەکانەکە ئەمە خاڵی دووەم پرسیار ئەوەیە کە ئایا ئەم نەزیفەی لە کۆمەلگای ئێمە تا چۆ دەڕوە چۆن دەواستەوە ئێمە چۆن مامەی لەگەڵ بکەیت بە تێگەیشتنی من یعنی ئەوەی ئێستا لە کوردستانە ڕوودەدا و بە جۆری تر لە ناو جەوهەری حکومڕانی بە شێوازەکانی تر لە سیستەمی تەندروستی و پەروەردە و سرچی عسکەری و بەشەکانی تری ڕوودەداتن و ئەمەی وای کردووە یعنی هەمومان ئێمە دەتوانین بڵێن ئەم کۆمەلگا ڕوبەڕووی خەیرانی گشتگیر دەبێتەوە ئەمە بە تێگەیشتنی من یعنی کافی نییە بۆی ئێمە بڵێن ئێمە کارێکمان کردووە ئەمەی لە ڕاستیە ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە وەکو بەرپرسیارەتی ئەوەیە کە ئێمە شاید حاڵی ئەوەین کە لە واقع پێمان دەوترێت کە زەرورەتی ئەم دەسەڵاتە نەماوە ئەمە بەمانای ئەوە نییە هەندێک لە خەڵک پەیوەندی و بەرژەوەندیانەیە ئەمەی لە ڕاستی ئەم سڵتەی ڕاگرتووە من پێم وایە غیابی بەدیلە و غیابی بەدیلێکە نەک بەدیل بە مەفهومی شۆڕژێڕی زوو من پێم وابێ ئەم بەدیلە ئێستا ئامادەیە نا بە پاداخەوە ئێستا بەدیلێکی جەماوەری شۆڕژێڕی لە کوردستانە ئامادە نییە بەزەوە بەمانای ئەوە نییە ئەو هێزوو لایەنە سیاسیانەی تر کە نەتوان لە ڕاستیە بە پشتبەستن بە بزوتنەوە کۆمەڵایەتیە کۆن و تازاکان بەدیلێکی تر بەدیلێکی باشتر لەم دۆخە پێشکەش نەکەن من پێم وایە هەموو ئەو ڕووداوانە دەبێت ئیتر ئێمە سرنجی یعنی چیتر خەڵک لە ڕاستی بەوە هیلاک نەکرێ و چیتر ئەمە یعنی ئەم دەسەڵاتە زیاتر لە 30 ساڵە تاقی کراوەتەوە ئەمە تەمان تااقەتی زۆر دەوێت ئیمکانەتی زۆر دەوێت ئەمە تەنیا لە قودرەتی ئەم کاناڵە نییە کە چەند سەد کەسێک و چەند هەزار کەسێک لە ڕاستیە بینەرێتی بەڵام ئێمە ئەوەی لە سەرشانی ئێمەیە کە ئەمە پێشنیاری ئێمەیە کە کۆمەلگا لە ڕاستی کاتی خۆڕێخستنە ئەو هێزانەی کە تۆسقاڵێک
تەسلیمی واقع نەبوونە و ڕحیەتی بەرەنگاربوونەوەیان تێدا لە ڕاستیە دەبێت خۆیان بە خاوەنی ئەم کۆمەلگایە بزانن. ئەم کۆمەلگایە لە مێژی کۆن و تازە ڕوبەڕووی ئیبادەی جەماعی ڕوبە دووی ئەنفالکردن ڕووی دێها ڕووداوی زۆر و زۆر لە کۆن و تازە بۆتەوە هیلاک بۆ لە ڕاستیە و حەقی خۆشیتی لە ڕاستی ئەمڕۆ باوەڕ بە یعنی لە ساتێکی مێزوویە جۆرێک لە هیلاک بوونی پێوە دیار بمێنێ. من پێم ئەوەی تر دەکەوێتە سەرلایەنەکانی تر شەما بەڵێ دەستەکانی خۆش بێ بەرحەڵم بابەتە ژۆک بوتم پێویست ئەنێمانتوانی زۆری لەسەر بڵین و قسەمان زۆرە لەسەری بەڵام وەک هەرەوەیە کە ئێمە بیرمان نەچوە مۆزوعەکەەوە لە خەیاڵمانایەوە کۆمەڵێک سەرنج بین سەبارەت بەم باسانەکە دیدگا و بۆچوونی ئێمە چۆنە گەرنا مەسەلەکە لەوە زۆرتر هەڵەگرێکە بە تەنها بە دەدەقە قسەکردن کۆتایی پێبێنی من هەرەوەنە بڵێم بەدیل و ئەلتەرناتیڤی دۆخی ئێستا لەسەرەوە دروست نابێ نینەوە حزابانەی کە ئێستا دروست بوون نا ئەو دام و دەستگانی کە ئێستا هەن لە کوردستانە نا هیچ کام لە دەوڵەتەکانی ناوچەکە ناتوانن کۆتایی بەم بارودۆخە بێنن ئەمە نظری شخصی خۆمە ینی کۆمەلگای کوردستان کەوتۆتە جێژاوێکەوە ینی هەتا ینی بە تالیبانێکی تریش ڕازیوی تالیبانێکی تر بۆ دروست نابێ بێ لە کوردستانە هەموو یەکسەرەکاتەوە بە دەسەڵاتی پارتیش ڕازی بیت و قبوڵی کەیتوانە پارتی ناتوانێت دەسەڵات لە کوردستانە یەکسەرەکاتەوە یعنی نەک لەباری پێشکەوتنی کۆمەڵایەتی ئەوانە لەباری واقعیەوە بەس بۆ پاراستنی ئەمنیەتی کۆمەلگا ئەوە ممکن نییە کە هێزێک لەسەرەوە بتوانێن کۆمەلگای کۆنتترۆل کات و ببێ بە یەک تازەی مەدان مەسەلەن یەک دەست و ئەوانە ناکرێ ئەمە ئەوەی ئەکرێ ئەوەیە لە خوارەوە لە ناو جەرگەی کۆمەلگاوە خەڵکی هەژار و کارگەر و زەحمە چێژ لە گەڕەکە زەحمە چێژ نشینەکان لێ خۆیان ڕێکخەن و ئەوانە ئەوەی کە لە کوردستان ناکرێت زۆرتر لە ڕووخان پێویست بە دروستکردنە شتێک نییە لە کوردستانە زۆر پێویستی بە تێک و پێکدامێ خۆی تێک و پێک چووە خۆی کینێکە کەڵەکەیەکە هەر کاتێک دەتوانێت بڕوخێ و هەڵوەشێتەوە لە ناوچێەوە ئەوانە ئەوەی کە زۆر ئێمە پێویستمان لە کوردستانە بەڕاستی دروستکردنی ئایندەیە نەک ڕووخاندنی ئەوەی بەڵێ بەرحاڵ لەوە زۆرتر ناکرێت لەسەر ئەم بابەتە بڕۆین و بچینەوەە مەسەلەیەکی تر کە ئێستا ڕوبەڕووی ئەمە بۆتەوە وەتە بابەتێک لەو بابەتانەی کە ئێمە پێویستەکە لەسەری هەڵڕێعیمات دوو کۆمنتی نووسی بوو ئەمە ئەوەی ترمە نەخوێندەوە لەسەر تەوەری یەکەم گەرەمە بخوێنیتەوە و بچێ لای هاوڕێ عومەر تەمان هاوڕێ عومەر گوێ لێ ڕێش خەتای شەماڵ بۆ هاوڕێ عومەر دابەژە بوو اینجا دوای یەکیان نەگرتەوە کێشەنە بوو بەڵام سەر چارەنووسی کۆمەلگایان بەدەستەوێ بەڕاستی ینی چەند لەسەر تاڵانکاریان بڵێن کەمە بەڵام بە تەنها بە ڕەخنەگرتنەکانیش ناتوانین ئیکتیفا بکەین پێویستمان بۆی قسە لەسەر ئالتەرناتیڤ و بەدیل بکەین وەک وتم هیوا لەمە زۆرتر ناتوانین درێژەی پێ بدەین تقریبا ساعتێکی بەرنامەکەمان ڕۆیشت من پێشەوەی بچمە سەر بابەتی دووەم دووبارە بینەرانم یاد دێنمەوە کە کەناڵی هیوا سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنایانی خۆتانی بناسێن و هەر ئێستا گەرەکرێ لە ڕێگەی خۆتانەوە لینکی یوتیوبی ئەم بەرنمەیە لە فەیسبوک لە کەناڵەکانی سۆشیال میدیای خۆتانەوە پەخش بکەن باسی داهاتومان لەسەر هەڵبژاردنەکانی بەغایە لەسەر هەڵبژاردنەکانی بڵین عێراقا کەوە وەک دیارە مقتەدە سەدر ئیعلانی کردووە کە ئەکشێتەوە هەر ناوە لەسەر ئەم بابەتانە و لەم کات و ساتانەیە کێتە کاتی هەڵبژاردن مقتەدە سەدر مشکلێکی بۆ دروستە بێ ئەبێ مان بگرێ ئەبێ دوورکەوێتەوە بۆی کەوا نفوزێک پێکاتەوە دوو هەرە بێتەوە دیارە جۆرێک لە یاری سیاسیە دەستی داوەتێ وە بە جۆرێکیش قسە لەسەرەوە بکاکەەوە بەرپرسیاری ئەوە نیە بەڵام واقعیت ئەوەیە کە ئەم جاریان دۆخەکە لە خەتەر ناگەچێت لە زۆر سەرچاوەوە باز لە هەڕەشەکانی ئەم دۆخاکرێ قسە لەسەرەوەکرێت کە ممکنە دووبارە عێراق بچێتەوە ناو بڵین دۆخی جەنگی ناوخۆ و جەنگی میلیشیاکان و میلیشیاکان گویان نەخشەیاندانەوە بێن بەغا بگرن لەم لاوە لە سیاقی سراعێک و ململانەیەکا کە لە بینی ئەمریکا و ئێران هەیە بە تایبەت لەگەڵ مەسلەی چوونە پێشەوەی ئەو وتوێژانە سەبارەت یا گفتوگانە سەبارەت بە ئیتیفاقی نەوەوی لەگەڵ ئێراناکرێ ئەم مەسائلانە گەرزەر یەکیانکەی موسیبەتەکە گەورەتر دەرەکەوێ و دیارە دۆخێک دروست بووە بەڵام من دووبارە بینم لە هەنێک ناحێوە خەڵکانێکن باسەکە نەڵێن بایکۆتی هەڵبژاردن بکەن هەڵبژاردنە بایکۆتکەین و نەچین لە هەڵبژاردنە بەشداری نەکەین من دیارە خۆم لە ڕوانگەیەوە ناکات بچین بەشداری لە هەڵبژاردن بکەین بەڵام
وا ئەزانم کە ئیتر بایکوتکردن بە تەنها بۆم هەڵبژاردنانە بەس نییە، ینی بەڕاستی لەم سەروبەندی ئەم خۆ بڵین هەڵبژاردننی ئێرانە خۆپیشاندان لە هەموو شار و شارۆچکەکانی بڵینەوانی لە ئەوروپایە کە مەجای تیابوو یاخودە و هەموو پایتەختەکان بە تایبەتی کە بواری تیابوو خۆپیشاندانی ئێرانەکان دەبینی لە بەردەمی سەفارەتەکانە هاوارێنەکەیانم هەڵبژاردنە ساختەیەم هەڵبژاردنە وایە. من نازام هەڵبژاردنەکانی عێراق بۆ ئەو مەجالەتیان لە قوتسیە دووەرگرتووە گوایە بە جۆرەکان بڵین نەزیهە یاخود دەتوانێت نەزیه بێ یاتوانێت ڕێگە باکە نوێنەرانی خەڵک بێنە سەر شان و یاخود بێنە سەرکار و ئەوانە. بۆچی ئەم هەڵبژاردنەوەکو موامەرەیەک لە بەرامبەر جوڵانەوەی جەماوەرە سیر نەکرێت بۆ ناکرێت لە جێگایان پەرلەمانتاریزم و پەرلەمانتاریزمێکە لە پەرلەمانتاریەت و هەڵبژاردننی پەرلەمانێکە لە عێراقا هەیە بیر لە بەدیلێکی تر و ئەلتەرناتیڤێکی تر بکرێتەوە. بۆچی ئینتیقادەکان و ڕخنەکان لەسەر ئەم پرۆسەیە ناچێتە سەر ئەو مەسائلانە؟ من زۆرتر لەم بابەتەوە سەرنجمدا کە دووبارە باسکردنەکە لەسەر ئەوەیە هەڵبژاردن بچین یا بایکۆتی کەین. ئەم هەڵبژاردنە بایکۆتی بکەین باشە وەک بڵێ ئێمە هەڵدەستێکی شۆڕژێرانە بێن، پێمان نیە ئەمە هەڵدەستێکی شۆڕژێرانە بێ. بەڕاستی دەنگت میوت کردووە هیوە. شەمال لە ڕاستیە ئەوەی ئێستا ئێمە یعنی ئەو دیمەنانەی ئەو ڕوودا و سیاسانی ئێستا لە عێراقا ڕوودەدا بەداخەوە یعنی ڕووداوەکان بە تایبەتی ڕووداوەکانی ئەمە دووەمین ڕووداوە لە مەسەلەی ئاگرکەوتنەوە و وستاندنی نەخۆشخانەی کۆرۆنا و ڕووداوەکانی تر بۆ هاوڵاتیان ینی ڕووداوی جەرگ بڕن. ئەوەی پەیوەندی بە مەسلەی هەڵبژاردنەوەیە کە قرارە لە مانجی ئۆکتۆبەرە ئەنجام بدێ. لە ڕاستیە تا بە ئێستا ینی باڵان ڕۆن نییە ئایا هەڵبژاردنە جارێ لە کاتی خۆی ئەکرێ یان ناکرێ. بەشێک لە چاودێرانەوەی لە نزیکەوە ئاگدارن باز لە ئەگەری دواخستنی هەڵبژاردنە دەکەن. ئەمە یەک. دوو مووقیفی با بڵێن بایکۆتی سەدر لە کاتێکدایە کە بەپێی هەموو پێشبینیەکان ئەم جارە ژمارەی کورسیەکانی ڕوتی سەتر لە پەرلەمانی داات و بەرامبەر ئەم هەڵبژاردنەی ئێستا دوو بەقەت پێش و زیاتریش زیاترە بێ. من واتێ ئەگەم ئەمە لە ڕاستیە گەمەیەکی ئەبێ بەڵێ زیاترە بێ. شەماڵ سەبەبەکەشی چییە؟ تەبان سەبەبەکەی مەسلەی گۆڕانکاری کردنە لە یاسای ئینتیخابات ئەو یاسایی کە ئێستا هاتوتە پێش. ئێمە ئەوەی لە عێراق ڕوودەدا لە ڕاستیە یعنی لە دەرئەنجامی ئەو خۆپیشاندان و راپەڕینانەی ساڵی ڕابردووی ینی ئۆکتۆبری ساڵی ڕابردوو ئمە تەسەوڕمان نەکرد کە گۆڕانکاری نەوعی بێتە پێش. هەندێک خەڵک باسی لە شۆڕش و کۆمەڵە بابەتی ترا کرد. ئەمان هاتن چیان کە لە ڕاستیە خاڵی یەکەم ئەوە بەوتیان داواکاری خۆپیشاندان هەموارکردنەوە یاسای ئینتیخاباتە و ئیلغاکردنی ئەنجومەنی پارێزگاکانە و دامەزراندنی حکوومەتی تەکنۆقراتە. هەر سێ داواکاری و کەمکردنەوەی هەندێک لە موچەی با بڵێن پلە باڵاکان بوو. ئەمەیان ڕەنگە تۆزێک عین لە پاڵ ئەوەیە لە پاڵ یەک خاڵی جێبەجێکردنی خۆپیشاندەران کە زۆر سەتحیە. سێ خاڵی ئاراستەی سیاساتی نیولیبرالیزم خرایە ناو هەیکلێتی سیاسی سیستەمی سیاسی عێراق کە خاڵی یەکەم ئەوە بوو کە مەسلەی یاسای هەڵبژاردن بە جۆرێکی لێکرا لە ڕاستیە لە خزمەتی ئەم تیارە دینی و تائیفیەکان بوو و عێراق بوو بە عێراقێکی فرە بازنە لە هەر پارێزگایەکی چەندین باز نەبوو. هەموو ئەو داتانی کە پێمان دەڵێن ڕەوتە مەدەنیەکان کە دابش بوو لەسەر تاسەری عێراق واتە لە یەک چەنین لەسەر بنەمای ئەخەر بۆ نمونە هەڵبژاردن لەسەر بنەمای فرە بازنەی ئەمە وەک وابێ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە. هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بازنەی بۆ هەڵبژاردن لە کاتێکەمە بۆ پەرلەمانی عێراقا. یعنی من بەبەستمە پێشوی قسە لەسەر سیستەمەکە بکەمەوەکەوە وردەکارێک لەسەر ئەمە باز بکەین. ئەمەی ئێستا لە ڕاستیە ئەکاتە سیستەمەکەی ئەمریکا وە لێ پێڵن وینەر تێکس ئۆڵ یعنی ئایباتەوە هەموو شتێکە باتەوە. ینی بۆ نمونە لە شارێکی معینە بازنێکی هەڵبژاردنە تۆ لە 150 هەیە لە 150 ئەو شارا بێتەوە تر ئەوەی کە لە 149 هەیە هیچی بۆ نابێت ئەوەی کە لە 150 ئەمە باتەوە. ئەمە ڕێک بەرەو ئەوەی ئەمریکا و بەریتانیا لە ڕاستیە و باقی ئەخوایی دەمێنێتەوە
بۆ یعنی دیموکراسیەتی تێدا نییە، یعنی بەو پێوەرەی ئێستا کە دیموکراسیەت هەیە بە هیچ شێوازێک ئەمەی تیانە لە خزمەتی ئەمێزانەدا ڕێژراوە کە لە ناوچەی دیاریکرا و نفوسی سیاسیان هەیە. تەمان ئەمە کوێیەتی لە ئێستای عێراقا هێزە شیعیەکانەیە، بۆیە هەموو ئەو خوێندنەوەی کراوە تیاری سەدری هەڵە نەبم 60 لە دەوری 60 کورسیەکی ئەبوو ئێستا بازەوە دەکەی لە سەروی 100 تا 140 کورسی لەم هەڵبژاردنە ڕەنگە بێنی بە پێی و داتانی کە باسەکری ئەمەی سەدر دەیکە لە ڕاستیە دەگەڕێتەوە لە ناو جارێکتر دەگەڕێتەوە چونکە هەیئەتی انتخابیش ڕەفزیان کردیان ئێمە قوبڵمانیە لە بەرەوەی دەرگای هینمان داخستووە قوبڵ نەکردنەوە خۆشیان باش لەوە دەزانن و چەند کەسیشیان لە ئەنجومەنە باڵاکەی کۆمیسیارانی هەڵبژاردنەیە. ئەوەی دووەم من زۆر ئاگداری تر نییم موقفی حزبی شوێ عێراقا حزبی شوێ عێراق لە هەڵبژاردنەکانی لە خۆپیشاندانەکانی 2 ساڵی پێش ئێستا ئەندامەکانی لە پەرلەمانی عێراق کشانەوە و بایکۆتی هەموو هینەکانی کرد و ئەم جارە سەرڕای تێبینەکانی لەسەر مەسەلەی هەڵبژاردن و ئەم بابەتانی کە باسمان کردی عێراق بەرەو کوێ دەڕوە و لەسەر وەرەقە سپیەکەی بەناو ئەوەی با بڵێن کازمی خۆیان ئەمە دەکرد شارەکەی ئەم خۆپیشاندانە بکەن لەگەڵ هەندێک لە تیاری دیموکراتی و هەندێک لایانی تر و لەگەڵ پێکاتەکانەوەمانە. ئێستا لە ڕاستیە لە دوای کوشتنی چەند چالاکوانێک و هەندێک لە ئەندامان و لایەنگرانیان لە عێراق و تیرۆرکردنیان ئەوان جارێکتر بایکۆتی تعلیقیان کردووەینەکە یعنی بایکۆتی هەڵبژاردنیان کردووە و هەموو پێشبینەکانی لە ڕاستیە لە نەچەپ و دیموکراتەکان لە عێراق ئەم جارە 1-2 کورسی 3-4 کورسی لەم بینە 5 کورسیەک بەهار هەمویان بێنن کە تەنیا پێشتر ڕەنگە حزبی شوێ عێراق لەو ژمارەیە نزیک ببەوە. ئەمە لە ڕاستی ئەم بابەتە ئەمەی مەسلەی با بڵێن ڕوتی سەدر بوو. ئەوەی ئێستا دەمینێتەوە مەسلەی ئامادەکاریەکانە بۆ هەڵبژاردن و هێز و لایەنە سیاسیەکانی کوردستانیشە لەو مەسلەیە تا بێستا شەماڵە بۆ معلوماتی بینەران ینی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان تەبعەن بە هەریەکە بەجیا بەبەشداریان کردووە یەکێتی و گۆڕان و ئیسلامیەکان نەبێ لە هەندێک شوێن بێکەوە دابەزن لایەنەکانی تر لە ناو چەپەکانی هیچ هەمانجێکی وان نییە هەریەکە بە تەنیا دابەزی و هەموو پێشبینەکانەوەی لە ڕاستیەکە کوردیش ڕێژەی کورسیەکانی دابەزی هەرچەنە من پێم وایە منیش لەگەڵم تێگەیشتنی جەنابتم کە تەنیا بایکۆتکردن چارەسەر نییە بۆ ئەم دۆخە بەڵام لە هەموو حاڵەتێکە شەماڵ ئێمە تۆ باز لە ئەلتەرناتیڤ دەکەی خۆ ئەلتەرناتیڤ من لە کوێ باسەکەین لە ڕاستیە ئەلتەرناتیڤ لە واقعی عێراقی ئەمە باسەکەین پرسیارەوێ لە مواقعی عێراقەت چه ئەلتەرناتیڤێک ممچینە ئەمە لە ڕاستی بابەتێکی فراوانە و دەکرێت لە بەرنامەکانی داهاتوو گفتوگوی ئەکرێت لە بەرنامەکانی داهاتووە باسی کەینوانە بەڵام زانین چۆنە قسەکردن لەسەر خۆ بڵین هەڵبژاردنەکان عێراق وەکو پرۆسەیەکی سیاسی کە تۆ توانی یا بەشداری تیابکە یا مقاتعی بکەیتوانە خۆی لە ئەساسەوە هەڵەیە ینی ئەوەی کە لە عێراقا ڕوو ئەدات و ئەوانە وەک تۆ باست کوشتارێکی بە ئاشکرای ئەو هەموو هەڵسوڕاوە ئەوە لە ئینتیفازی تشرین 9 ساڵێک و چەندێک درێژەی چێشە لەو ماوەیە ئەو هەموو خەڵکە کوژراونوانە تازە کەسێکیان گرتووە ئەوانە هاتووە لە من زابتم و ئەو کارانم کردووە و ئەو هاشمیە هیشام هاشمیە من کوشتومە و ئەو بێنەوە دەست بشۆ تەواوی ئەو تاوانانی کە کراوە کام لایەنی سیاسی کام هێزی سیاسی بەرپرسەلی کە باز ناکرێەوە ئەو هێزە سیاسیانی کە بەرپرس بوون لەم کوشتارانەوە تا دێن لە هەڵبژاردنە بەشداریەکەنەوە بن بە ئەندامی پەرلەمان و یەنەوە ناو پەرلەمان و اینەکە هەنی قسەکە لەسەرەوەیە ئەمەی کە ئەکرێ پرۆسەیەکی سیاسی نییە کە تۆ بە مەجموعەیە شروتەوە لەبەر مەجموعەیە شروتی دیاریکرا و مقاتعەیەکەی ئەسڵ باسەکە لەسەرەوەیە کولی ئەم دۆخە و ئەم هەڵبژاردنە وەکو مەسلەیەکی سیاسی کردنی بە جێگەی پرسیار و ئەوانە بۆ خۆی لە خۆیان هەڵەیە و باسکردن لە ئەلتەرناتیڤ لە عێراقا لە پەیوەست بە هەڵوێست بەرامبەر بە هەڵبژاردنەوە نایەتە دی قسە لەسەرەوەیە چۆنی وەکو چۆن لە کوردستانە لە عێراقیشا چۆن ئەلتەرناتیڤێکی تر لە خوارەوە بخەمڵێ لە ناو خەڵکا بخەمڵێ نەگەوەی کە من هەرەوە ناڵێم لە کاتی خۆپیشاندانەکانی ساحەی تەحریرە نمونەیەکی ترت لە ڕێخستن ئەبینی ئەو خەڵکەی کە فرسەتی بوو بەس تەنها ئەوەنە ئەو مەساحە پچکۆلێ ڕزگار بکە لە ژێردەسی هێزە تایفی و دینیەکان و مەزهەبیەکان و قەومیەکان لەوەیە خەریک بوو نمونەی ژیانێکی تری نیشانەدا بەنظرم ئەوەیە لە ناو جەرگەی کۆمەلگای عێراقا هەیە وەلایەزال هەیە وەلایەزال لە کوڵێ
بەڵام دەرناکەوێت و ئەم پرۆسە سیاسیانی کە پێوتری هەڵبژاردن و پرۆسی سیاسیوانە ناڵێ دەرکەوێت بەرحاڵم باسەش لێرە کۆتایی پێبێنی تەنزیمینەکە بکەین چونکە بۆ فریایی کاتەکانی تر بکەوین ئەوە بۆ جەناب زۆر باشە زۆر باشە باسێکی ترمان کە ئەبێ ئەمانەوێ قسەی لەسەر بکەین سەبارەت بە یادی ساڵیادی نۆهەمین ساڵیادی شۆڕشی ڕۆژاوا یاخود باکووری سووریا کە دیارە ئەم ئەزمونە جێگای بەڕاستی تێڕامانە جێگای بڵین وردبوونەوەیە و من بەش بە حاڵی خۆم هەمیشە وام بینیوە بەتایبەت لە مواجهەکردنی تۆندڕەوانی ئیسلامی یاخود هێزی داعش و ئەو مقاومەتە ئازایانی کە لە ڕۆژاوای ڕوویا بە خاڵێکی ئومێد مەزانی بە بیربردنەوەی ئەو مەسات و شێوەیانە مەزانی کە لە کوردستان و پارچەکانی ترە ڕوویداوە ئێمە بۆ نمونە لە کوردستان یا لە هەرێمی کوردستانی بندەسی عێراق زۆر ئاشنا بووین لەگەڵ تێکشکاننا زۆر ئاشنا بووین لەگەڵ گۆڕانە زۆر ئاشنا بووین لەگەڵ ڕاکردنە زۆر ئاشنا بووین لەگەڵ شار بەجێهێشتنە زۆر ئاشنا بووین لەگەڵ ئەوەی کە لە بەرامبەر پەلاماری هێزی داژیرکەر یاخود هێزی سەرکوتگەر و ئەوانە هەڵبێن و شار و جێگەی نیشتەجێ خۆمان جێبێڵین بەڵام لە ڕۆژاوای ئەمە ئەومان نەمین لە ڕۆژاوایە ئەم مەسەلەیە زۆر بە شێوازێکی جیاواز دەرکەوتەوە جگە لەو ئەزمونە لە خۆبەڕێوەبەرێتی جگە لەو ئەزمونە لە ئیدارەکردنی ذاتی خەڵک کە زۆرێکەن باسەکەن کە عیبوعار و کەم و کوڕی هەیە لەم ئەزمونە من پێم وانە کە وانە بێ حتمما بێ خەوش و خاڵ نییە ئەوانە بەڵام هەر ئەوەی کە لە جێگایەکە کە تەبلیغاتی ناسیۆنالیستی و قەومپەرستانە و بڵین دوژمنکارانە لە بینی مەزاهیب و قەومە جۆرە و جۆرەکانە ئەبێتە ڕیتوریکی باو وە خیتابی باو لە جێگایشی وایە خیتابی دۆستایەتی نێو گەلان و دۆستایەتی نێو خەڵک و نوێنەرایەتی ڕاستە و خۆی جەماوەر و بەڕێوەبردننی و ئیداری زاتی ئەمە ئەبێتە ڕیتوریکی هێزێکی تروەمان هەر بۆ خۆی ئەمە مەکسەبە کە دیارە ئەوانشی کە ڕۆژاوایان بینیوە لە ساڵەکانی سەرەتایم ئەزمونەیە زۆر بە بەرجەستەیی ئاماژیان بەوە داوە کە کۆمۆنەکان هەبوون بەشداری ژنان بەرجەستە بووە و خەڵکانی ئاسایی لە گەڕەکەکان توانیانە لە ئیدارەدانی ئەم ئەزمونە و لە ئیدارەدانی کاروبارەکانە بەشدار بن بۆ خۆی ئەمە نیشانی دا و لە شوێنی تریش من ئەمە وتووە ڕێگای ڕزگاری لە کوردستانە لە هەر بەشێکە لە ڕێگەی ناسیۆنالیزمەوە نیە لە ڕێگای دژمنایەتیکردنی نەتەوەی کورد لە ناوکەوانەیە لە دژی نەتەوەکانی تر نییە لە ڕێگای بەدەستێنانی ئازادی و بەدەستێنانی چوونیەکی و هاویەکی و تەبایی و یەکسانیە بۆ هەمووان ئەوەیە ڕێگای سەرخستنی جوڵانەوەی ڕزگاری خوازانە لە کوردستانە بۆ ڕزگاربوون لە دەستەمی ملی و خەڵکی کوردستان لەو ڕێگایە و ڕزگارە بێ و خەڵکی کوردستان لە ناوچەیەکە ئەتوانێت ئاسوودە دەبژی کە خەڵکی گشت ناوچەکە بە جۆرێک سەرفراز و ئازاد بن نەک بە پێچەوانەوە و ئەزمموی ڕۆژاوا لە لایەنێکی تری خۆشیاوی نیشاندا کە ئەمە ممکنە ئەمە ئەکرێت لەکردن دێت و سەرکەوتنیشی بەدەستێنا لە ڕووی یا سەرکەوتنیی جوزئی بەدەستێنا با بڵین لە ڕووی مافەکانی ژنان و مافەکانی مناڵان و ئەوانە ئەوەی کە لە ڕۆژاوایە بینیمان لە کەم شوێنی ڕۆژهڵاتی ناوەڕاستە دەرکەوتووە بۆ کەسانێک کە زۆر باش نازانن ئەو مێژووە چۆنە تا ئێستا لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە ئەوەی من بزانم 3 جار مارەی ئیلغاکراوەتەوە جارێک لە ساڵی نەک ئیلغاکراوەتەوە یاخود نەکراوە بە مەرج کە بۆ زەواج و ئەوانە زەواجی مەدەنی هێنراوەتە ئاراوە جاریشان لە شۆڕشی 1959 بوو لە ڕێگەی ئەو یاسایانەوە کە ئەو کاتە کرا و ئەو داوانەیە کاتاکرا کار ئەمە بوو بەهۆیەوەی کە پەلامارێکی کۆنەپەرستانی گەورە بخرێتە سەر عەبدولکەریم قاسمەوانە کە لەم ڕۆژانەی ڕابردووە یادی بڵین گۆڕانکاری و گۆڕینی مەلەکێت بوو لە عێراقا 14 تەمووز یەکێکی تریان لە ئەفغانستانە بوو کە بڵین گروپە
چەپەکان و تەرەفدارانی سۆڤێت کە هاتنە سەرکار لە ئەفغانستانە بە ناوی کۆمونیزمەوە پەرچەم و خەڵک ئەو یاسامەدەنیانیان هێناوە بوو بەهۆی دەرکەوتنی و جوڵانەوە کۆنەپەرستانەی مجاهدینی ئەفغانی کە بەشێک لە بابەتەکانیان ئەم مەسەلەیە بوو و جارێکی تری ژەمە لە ڕۆژاوایە هاتە پێشەوەم زەواجە مەدەنیەکە ئەکرێ و ئەتوانی ژن و پیا بڕوە لە کۆمۆنی شارەکەی خۆیان و لەکەی خوان لەوێ ناوی خوان بنووسن بڵێن ئەمە ژن و مێردین و کەسیش ڕێگری و بەرگریان لێ نەگرێ. ئەمە بەڕاستی مەسلەیەکی سادە نییە، مەسلەیە کە هەنگاوێکی زۆر لە پێشە و جگە لەوەش کە ئەو یاسای باری کەسێتی کە ژن نابێ لی بدرێەوە چەند ژنە قەدەغە بوو لە هەندێک جێگایەوە ئەمانە کۆمەڵێک دەستکەوت بوون کە جێگەی ستایشن. قسە لەسەرەوە نییە کە ئەم ئەزمونە بێخەوشەوە گوتم، قسە لەسەرەوە نییە کە تەنانەت ڕووداوەکانی چەند ساڵی ڕابردوو بەشێک پاشەکشەیتیانە بۆ لە هەنێک لە لایەنەکانی ئەمانە، بەڵام هێشتا ئەم ئەزمونێکە بۆ لێوە فێربوون، ئەزمونێکە بۆی کە گوژم بات بە جوڵانەوەیکی چەپ کە ئەتیمات بەخۆی بکە کە چەپ ئەتوانێ بەڕاستی چارەنووسی کۆمەلگا بەدەستەوە بگرێ، هێزە سۆسیالیستەکان ئەتوانن کۆمەلگا ڕزگار بکەن و بە ئایندەیشی باشتری بگەێنن. ئەمە تعلیقی منە هیواریان، نازانم تۆ گەشتێکت شەماڵ تعلیقەکە دوور و درێژ بوو لە ڕاستیە، ینی شتێکی وات بۆ من نێشتەوە دەست خۆش تعلیقێکی خۆش بوو. من زۆر بە کورتی لە ڕاستیە ئەزمموی ڕۆژاوای کوردستان ئەزمموونێکە یعنی لە چەندین ڕۆوە دەتوانین بڵێن ئەزمموونێکی تایبەتە و بە یەکێک لە ئەزممونە تایبەتەکان لە ڕاستیەتی مەشا دەکرێت و لە ڕاستی لە ئەزمموانانی کە چەپ سەرکردایەتی با بڵێن ئەم شۆڕش و ئەم گۆڕانکاریانی کرد کە لە ڕۆژاوای کوردستان لە ڕاستی دەبی لە بەرچاو بگرین چەپ نەک بەو پێوەرە و بەو ڕەچەتەی کە ڕەنگە هەندێک لایەن ینی ڕەسەتەیەکی تایبەتیان نەبێ بۆ چەپ بوون و بۆ کۆمەنیزم بوون. چەپ بوون یعنی بەمانەی ئەوەی جەنابەت ناوت دێنە جۆرێک لە بنیادنانی کۆمەلگا لە ڕاستیە کە لە ڕۆژاوای کوردستان چ لە مەسەلەی ژنان چ لە بەشداری پێکاتەکان ئەزمموونێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە بە تایبەتی لە مەسەلەی بەشداری ژنان لە ڕاستی نموزەجی نەبوو. ئەزمموونێک لەوە تێپەڕی تەنیا یعنی لە یعنی پەیوەندیەکی ڕاستە و خۆی جارێشتر یعنی پەیوەندی نێوان تیۆر و پراکتیکا بوو. ئەوە تەنیا لە حاڵەتی تیۆرە نەمایەوە، لە پراکتیکە ئێمە مەسەلەی بەشداری بەرچاوی ژنانمان لە شۆڕش و بەرخودان بینی و لە ڕوبەڕووبوونەوەی گەورەترین هێزی فاشستی دینی کە داعشە ئەمان نەک تەنیا پارێزگاریان لە ئەزمموونی خۆیان کرد، پارێزگاریان لە ناوچەکانی تر و پێکاتەکانی تر و مەسەلەی بێکەوە ژیان کرد. لە ڕاستیە من جارێک ڕۆیشتم بۆ شارەکانی ڕۆژاوای کوردستان و لەگەڵ کاربەدەستان و خەڵکی ئەوێ لە نزیکەوە گفتوگۆم لەسەر ئەم بارودۆخە کرد و کاتی خۆی کە هێرش لەسەر کۆبانێژ بوو من لە نزیکەوە بەشداریم کرد بۆ ڕۆماڵی ڕۆژنامەنووسی چووم. ینی ئەم دوو جارە ئەوەی لە ڕۆژئاوای کوردستان بینیم لە ڕاستیە کۆمەلگا بە یەکەوە بەشداریە کرد و لە ڕاستیە شەڕی داعش و شەڕی سەرکەوتن شەڕێک نەبوو نخبەیەک لە هەڕەمەوە لەسەرەوە بکە، شەڕێک بوو کۆمەلگا هەمووی بەیەکەوە تیا بەشدار بوو، کۆمەلگا خۆی بە خاوەنی ئەم شەڕە دەزانی و لە چەندی ڕۆ لە ڕاستیە دەتوانین بڵێن جیاواز بوو لە ئەزمموونی هەرێمی کوردستان. ئێستا ئەم ئەزمموونە جاریشتر لە بەردەم هەڕەشە و ڕێچەیەکی گەورەی گەلە کۆمەچی ئیمپرالیزمی زیانی و ناوەخۆی نێودەوڵەتیە. لە ڕاستیە ئەزمموی ڕۆژاوای کوردستان کە لەم ڕۆژانە منتەدای یەساری کوردستانی کە بەشێک لە پارتە چەپەکان هەر چوار پارتی کوردستانی تێدایە لە نامەیەک بۆ کۆمەلگای نێودەوڵەتی باز لە ئەزمموی ڕۆژاوای کوردستانەکەن و باز لە کۆمەچی کۆمەلگای نێودەوڵەتیەکەن کە من پێم وایە ئەمان لە ڕاستی کۆمەکەکەیان لە ناوە خۆی کۆمەلگا وەرگرت. ئیتر هیوادارم لە ڕاستیە چەپ بە شێوەیەکی گشتی پێویستە پاڵپشتی ئەمە ئەزمموونە بکە. ئەمە بۆ مانایش نیە وەکوی جەنابەت دوتت خاڵی نەبێ و ئەزمموونیی ناوازە بێ یعنی خاڵی نەبێ لە کەمکورینا لە ڕاستیە بەم ئەزمموو بۆ بەم عقلەتەنا بۆ بەم عقلەتی هەندێک خەڵکی ژنا ڕەت بکرێتەوە بڵێ ئەمە هیچ نەکراوە لە ڕۆژاوای کوردستان بۆ عقلەتەش لە ڕاستیە ناکرێمە تەقیم و تەماشای ئەزمموونی ڕۆژاوای کوردستان بکەین.
زۆر باشە دەستت خۆش بێ بەداخەوە ناتوانین لەمە زیاتر درێژەی پێ بدەین ئێمە ئێستا دواباس ئەچینە سەر دواباسمان یاخود دوا هەواڵمان لەم ڕۆژانەیە کەوی شەواڵێکی ڕاستی جیهانیە هەنێک لە میدیاکانی دنیا ئاماژەیان بەم باسە کرد ئەویش مەسلەی خۆپیشاندانەکانی کوبایە کە دووبارە خۆپیشاندانەکانی کوبا بووە بۆنەیەک بۆ هێرشکردنە سەر کۆمونیزم و بۆ هێرشکردنە سەر سۆشیالیزم و گوایە هەر ئەمریکا ڕاستە و هەر ئەو سیستەمەی کە لە ئەمریکا پیاداکرێت دروستە و هەر ئەوە ئەتوانێ ڕێگەی نەجات بێتەوەوانەوە ئەمە کرد قسەکردن لەسەر دیکتاتۆریەت و تۆتالیتاریزم و شمولی گەرایی و ئەم بابەتانە ئەکرێت بۆ ئەم باسە ئێمە میوانێکی عزیزمان لەگەڵایە کە عومەری خەتات باسێکی زۆر خۆشی نووسی بوو ئەمەجان بە خێراتی زۆر سپاس بۆ شەماڵگیان سپاس من یەکەم جارە تعارف لەگە هاوڕ عومەرەکەم سلااوڕێ ساوڕەجان من تێناگەم توی هێشتەوە لەسەر خەت لە ڕاستیە ئەوە من ئیتر سەیری مەکرد لاینەکە لە خوارەوە هەر ئیتر ئینتیزاریە کردووانە من تێناگەن ئاوا بوو کە من پێم خۆش بوو سەرەتا هەر بەم جۆرە بیکەین من پێم خۆشە ئاوای بکەینەوەوانە باسەکان لە بیدایەتەوە لەسەر کوردستانە دواتر عێراق دواتر ناوچەکەەوە اینجا دوایی جیهان اینجا ئەم باسەی هاوانە خودەم باسەی بڵین خۆپیشاندانەکانی کوبا هەواڵێکی جیهانی بوو کە سەرنجی لە هەندێک جێگا سەرنجی زۆری ڕاشێشە دیارە لە کوردستانیشە لە هەندێک شوێن باس کراوە کە ئەم خۆپیشاندانە چۆن بوو عومەری خەتات پۆستێکی زۆر جوانی لەسەر نووسی بوو بینیم کە زۆر بە شاملی باسی ئەمەی کردووە دیارە منیش نازان بە خێراتم کردی عومەرجان بەڵام دووبارە بە خێراتی زۆرم پێ خۆشە بۆ بینەران بدوێی ئەم خۆپیشاندانانی کوبا چین و ینی لە چیەوە ئەمە سەریان هەڵداوە چۆنیان ببینین خەڵەکەن ئیتیهامەکەن ئەڵێن دەستی ئەمریکایە من نازانم ئەمریکا 6 ساڵە هەوڵەدا بۆ ئێستا توانی ئەم دەسە پیا بکە ینی تۆزێ من ناچێ بە عەقڵما ئەو نیە 6 ساڵە ئەمریکا هەوڵەدا خۆپیشاندان لە کوبایە بکات و چەندین تۆمبینی کرد معاملەی کرد بۆی نەکرا ئێستا کە خۆپیشاندان کراوە خۆ ناتوانین بڵێن ئەمە دەستی ئەمریکایە بەڵام لەلایەکی ترەوە یعنی دۆخێکی دیاریکراو لە کوبایە کە خەڵک شارەزای نییە نازان چی لە کوبایە ڕۆیە بەڕاستی ناوێ بیستە نەزانن کە دەسەڵاتێکی سۆشیالیستی بەناو سۆشیالیستی و کۆمونیستیتیایەوانە بەڵام نازان بەڕاستی چی لەوێ هەیە من وەک کەسێکە پێم وابێت تۆ لە نزیکەوە متابعەیەم باست کردو پێم خۆش سەبارەت بم مەسەلەیە بۆ بینەرانمان بدوێ سپاس شەماڵگیان سپاس بۆ تۆ سپاس کاگیاگیان ئەوە شەماڵ کۆنەقینە لەگەڵ ماەوە شەماڵ خۆی تێگا حتن شتێکی بینی خۆ بخۆیێتوانە خۆشحاڵم کە یەکەم جاریش تۆ ئاشتان کاگی بەرحاڵ لەسەر ڕووداوەکانی کوبا ئەو پرسیارانەی کە تۆ ڕۆژانە شەماڵگیان ڕاستەکەم قسەکە بەڵام زۆر بوو ینی هەوڵێم لە شوێنەکە شەڕیکەینەوە کۆیکەینەوە خۆپیشاندان کراوە هەفتەی پێشوو بە هەزاران کەس لە دووسە شاری گەورەی کوبا هاتن سەرجادەکان و خۆپیشاندانیان ئەنجامدا لە دژی نەبوونی خۆ یەکەم جار ڕاستەکەی لە شارێکیانە ڕوویدا لێوە تەقیەوەیش ماوەی 5-6 ڕۆژ کاروانە بوو ئیتر بەوە تەقیە و داواکاریەکان شوونە داخوازەوی کە خەڵک مەسەڵەن خەڵکێکی زۆر لە کوبا لە ئێستا وەزعی اقتصادی قورسی هەیە کوبا 6 ساڵە لەژێر گەماروی ئابووریایە بۆ نان سەراگ ینی دەوڵەت مەرکەزی نان تۆزیاکە ینی وەکو کۆبوون یا بە خەڵک وەشێت ڕۆژانە چەند غرام نانی هەیە وەریگرێتوانە ئەبێتر لەمەوە تێبگەن کە چەند قورسە تۆ 6 ساڵ لەژێر حیسارێکی اقتصادی گەورەیابی بۆیە خەڵک ڕژانە سەرجادەکان و بەڵام کە ڕژانە سەرجادەکان داوای خەڵک ئەوەیە کە ناننی بەهەرحاڵ ئەمە واقعەتە ینی ئەوەی کە شەماڵوتی ئەمە دەستی ئەمریکای لە پشتە من پێم وایە مێدیای غەربی بە تایبەتی مێدیای ئەمریکی چونکە من ئەوەندەی ئەم ماوەیەک لە تویتەر ئاگادار بم بۆ نمونە دەیان وێنەی خۆپیشاندانەکانی کوبایان هێنا و شعارەکانی سەرەوەیان بە
شکلێکی زۆر جوان ئەگۆڕیان کە بە شعاری سیاسی ئەنوها لێ خەڵک داوای ڕوخانی ڕژێمەکە خەڵک داوای لە ناوبردنی کۆمونیزمەکە خەڵک داوای لە ناوبردنی سۆسیالیستەکەوە داوای ڕژێمێکی ئازاد و ئازادەکە کە تایە بازار هەبێ خەڵک بجوڵێ خەڵک ینی فۆتۆشۆپیانە کرد بە تەزویر من لامە هەموو ئەوانە بە بەڵگەەوە ئەتوانم بەسەر بڵاویکەمە بەڵامی تر خۆمەجال نەبوو ینی پێویستیشی ناکرەوە هینا چونکە لە خەڵکی تریش زۆر لەسەری نووسی و بڵاوی کردێتوانە بەڵام ئەمە ناگەێنە کە ئەمریکا خۆی ئەو کارێکە ئەسنادا ئاگاشی لەن بەڵام کە ڕوویدا ئایتر ئەنجا مێدیای پرۆ ئەمریکی لەوانە کەناڵە ناسراوە گەورەکانی ئەمریکاوە لەسەر و هەمووشیانەوە بایدن داوای کرد کە وتی کە ئێمە لەگەڵ خەڵکی کوبان بۆ ئازادی و هەمان قسەی ئۆبامای وتەوە کە کوبا دەوڵەتی تیرۆریستانە اینجا لێرە چەند خاڵێک ئەوەی یەکەمەیە کە خۆپشاندانکان واقع هەیە و خاڵک برسیە هیچ شتێک نییە نەک تەنانەت مەسەلەکە هەر نانیە موادی احتیاط نەماوە مەسەلەن موادی خام کەم بۆتەوە پێشتر ئەگەر کوبا لەگەڵ دەوڵەتانی بلۆکی شەرقەوان تیجارەتێکی هەبوو تا حدێک ئەیتوانی پرۆژینەکانی خۆی بفرۆشێ بەوان و تیجارەتیان لەگەڵا بکە بەڵام لەگەڵ کەوتنی بلۆکی شەرقا ئەم تیجارەتیشی نەما ئەم ساڵانی ئەخیر کە کوبای شافعین ڤێنزوێلای شافێز هاتووانە بە قیمەتێکی زۆر کەم سوتەمەنی گاز و سوتەمەنی ئا بە کوبا و لەم ڕۆژە کوبا هەشتا خۆڕاگەدووانە بەڵام ئێستا بۆ خۆشی ڤێنزوێلا کەوتە ژێر هەمانەوە ڕەشانی کە کوبا لەسەرێتوانە یەکێ لەو خاڵانی کە زۆر گرنگە ئیشارەت بدەین ئەوەیە کە گەمارویەکی ئابووری 6 ساڵ تۆ لەژێر گەماروی ئابی کەم نییە عێراقی ئێمە چەند ساڵە لەژێر گەماروی ئابووری بوو نەک تەنانەت بنەما ئابووری کۆمەڵایەتی سیاسێکی هەڵتەکان بەڵکو تەنانەت بنەما مۆراڵی برەمای مۆراڵی خەڵکیشی شێوانیان هەر نەسیجی اجتیماعی تێک چوو نەسیجی اجتیماعی تێک هیچ هەموو شتێک لە گرێژ نەچوو ئەمە بۆ کوبا ڕەنگە وانە بێ من لەم ڕۆکە ڕاستێکی ڕەنگاگە دیفاع لە کوباکەم چکە کابرا نەکە بەرامبەر هەیمەنی ئەمریکا وەستاوەتەوە خۆی ڕاگەرە بەڵکو بەرامبەر هەیمەنی مەسەڵەن هەیمەنەکە هەم فکریە هەم سەقافیە ئێمە بە خۆمان نازانین بۆ وڵاتی ئێمە تەواو لە ڕووی فکری و کورد کولتوریەوە تەواو کولتورێکی لیبرالانە بەسەر هەموو مانەزاڵە یعنی بەبێەوەی کە بە خۆمان بزانین خەریکە شتەکانی خۆشمان لە چیز ئەدەین ئەمە لە کوبا ڕووی نەیە اینجا ئەمریکا لە ڕەنگە هەندێک بڵێ ئاخر چۆن ئەمریکا توانێت کارێک ئەمریکا هەر شەریکەیە لە هەموو لە هەر دنیاەکە ئیتفاقێک بکە بیوێ لەگەڵ کوبا بیکە ئەمریکا ڕێک فێڵە گە تۆ اتفاقی لەگەڵی منی لە بازاری ئەمریکا شوێنە ناکەمەوە یعنی نەک هەر نایاڵێ شەریکاتی خۆی بچێتەوە بەڵکو شەریکاتی دنیاش نایاڵە بچێتەوە یعنی حسارەکە تەواو شامل و هینە اینجا ئەمانە لەگەڵ ئەوەیە ئێمە مثلا باسی مێدیا کرا ڕاستە من ئەمانە دەست ئەمانی کە خۆپیشاندانیان کرد پیاوی CIA نەبوونەوەوانە بەڵام مێدیای غەربی هەمێ ئیشارەت بە یەک شت کەم وەختی خۆی بیل کلینتۆن هێشتی کە دەستگا مێدیا ئەمریکیەکان بۆیان هەیە بچن ناو کوباوە تەسەوەرکە تۆ لە ناوەندی مێدیای دنیا لە تا لە ذهنیەتی گشتیشە مێدیای CNN و چوزانم BBC و چوزانم فۆکس نیوز بسەر ڕاوێکە ڕاستی یاسەپن بە مێدیای ئازاد ناسراوە تۆ وەزارەتی خارجی ئەمریکی و CIA حکم بۆ کاتۆ ئەچی بۆ شێ و چیەکێت و چی ناکەی ئەبێ ئەم مێدیانە لە خزمەتی چیا بن بۆیە کەمپینێکی گەوران دەست بەکرد بەرامبەر کوبا و کەمپینە پێشەوەی کەمپینە بە بەرامبەر بە ئازادیە بۆ کوبیەکان کەمپینە بۆ ناشرینکردنی سوسیالیزم بۆی کە بڵێ نا خەڵک هەستاوە بە دژی دەسەڵاتەکەی کوبا و ئەیانەوێ ئەم دەسەڵاتە لابرن و سیستەمیکی کە دامەزرێن لە جێگەیدا کە لەگەڵ ئەوەشە کە ئەم خۆپیشاندانە نەبوو لە پاڵ ئەم خۆپیشاندانەی خەڵکاکە کرا بە دژی بۆ نەبوونی نان و کارەبا و ئەو شتانە بە هەزارەها خەڵکی ڕۆژانە سەردەکەن بۆ پشتگیریکردن لە شۆڕش کە ئەمە پیشان نادرێت دەرناخرێ من هەندێکی مقاتڵداناوە زۆر هەبوو بەڵێ ئەمڕۆ من هەندێک لە هەواڵەکانم بینی بە بەرامبەر لە بەردەم قوسڵخانەی ئەمریکا خۆپیشاندانی جەماوەری زۆر گەورە کرابوو لە هاڤانە
بێجگەلەوە هەر لە نیویۆرک و ئەوانش لە تەواوی ئەوروپا بەس پیشان نادرێ ئەم خۆپیشاندانە هیچ حیزێک لە مێدیای دنیا داگیر ناکە. خۆپیشاندانەکانی دژی کوپا پیشانە درێ زۆر بەرژەسات زۆر زل لەکرێتەوەوانە وڵام خۆپیشاندانەکان بۆ پشتیوانی لە کوبا کەس پیشانی نایە بۆ پشتیوانی لە کەس نەکەر خۆپیشاندانەکەی ناوکوباش بڵێ ناوکو باش کەس پیشانی نایە ینی من هەمە 100 بەرابەری ئەو جەمعی کە هاتوونە سەرجادە هاتوونە سەرجادە و گۆرانەکانی چێڵێنەوە بەرحاڵ پیشان نادرێ بەڵام هەیە ینی خەڵکانێکی خەنە سەر ئەگەر شتێکی کەما بێ نازان من هەروە بە پەلە چوومە سەر بەرحاڵ باسی هینێک بڵین ڕۆژانێکی ینی پێشووتر کە قسە و باز لەسەرەوە کراوە کە ئێوەمانان کە پەناتان هێناوە بۆ ئەمریکا مەسا میدیاکان چوون بە پیر ئینەکانەوە بڵین پەنابەرەکانی کوباوە کە ئێوە لە دژی دیکتاتۆری ڕاتان کرد و لە دژی ئیستیبداد و لە دژی کۆمونیزم ڕاکردنەوە لە دژی برسێتی ڕامان کە برسێتێک ئێوە سەپانتوتانە بەسەر کوبایە یعنی ئەوانە حقایقێکن کە ئەمریکا تەزویریان نەکەم. مایکل مۆر فلیمێکی کرد نازانم بینوتانەیان نا فلیمێکی وەسایقیە مایکل مۆر هەر بۆتانەوتە شەردان لە دەسەڵاتی ئەمریکا کە خۆی مخریجێکی ئەمریکیە و زووزوش جوایزی مهمە باتەوە لە هۆلیوودۆوانە فلیمێکی کرد لەسەر قوربانیانی ئەو ئاگر کوژانەوەکەی وۆڵ ترید سنتەر لە ساڵی 2001 کۆمەڵێک لەوێ کارگەری بڵین ئاگر کوژێنەوەوانە بوون بە قوربانی ئازاریان هەیە پێویستیان بە معالەجات هەتا ئێستا معالەجە ناکرن لەبەری بیمەکان کافی نیونیە ئەو توش سواری بەلەمی کردن بردنی بۆ کوبا لە کوبا بە بەلاژ معالەجەی کردن یعنی ئەمە فلیمێکی وەسایقی دوور و درێژی لەسەرەمەین کردووە نیشانی ئەدا کە ئەو تەمیناتە سەحی لە ناو کوبایە هەیە ئەمریکەکان خەوی پێوە بینن کە ئەو بە بەلاشی دەستیانەکە ئەم هینانە هەیە کە لە وەزعەتی کوبایە بەرحاڵ دیارە منیش وەکو تۆڵەی بنەوە بە دەستی CIA نازانم کە مزارەکان کراوە بەڵام لە لایەکی تریشەوە بەڕاستی ئەبێت لە سیاقێکی فراوانترا بیخوێنیتەوە جا من زۆرەوە سەرنجی ڕاکێشان سەیکی وەکو هین ئەو برادەرەی کە بە دۆستی کوردیشیانە ئەناسان کە دووبارە ئەوە کۆمونیزم مرد کۆمونیزم هین لینزی گراهام کە ئەوە کۆمونیزم مرد ئەرەکاکە ئەوە 30 ساڵ لەمە پێشووتان کۆمونیزم مرد و بڕایەوە ببرێ کۆمونیزمی چی شیعاری چیە دەیت دووبارە پێشووتان کۆمونیزم مردو تازە شیعاری ببرێ کۆمونیزم بەرزەکەیتەوە ئەوانە حقایقێکن کە لە هینانەیە دەرەکەوێت ئینسان باشە سەرنجیان بداتەوە باشە ئاماژەیان پێ بدات. بەڵێ یەک شتکە کە حەزەکەم بازیکەم کە من لە خیراوەتومە بژی کوبا ڕاستەکەی کوبا دەسەڵاتێکی من ناتوان بڵم سۆسیالیستیە و نازانم ئایا ئەگەر من لە جێی کاسترۆ بوومایە و ئەمریکا لە پاڵما بووە و دەسەڵاتێکی سۆسیالیستی خەڵکی دروست کردا ئایا هەمان ئینم تووشە بوو نازانم یعنی ئینسان ناکرێت بەرداشتیەوان بکە بەڵام یەک شت کە مهمە سەرڕێوە هەموو حسارە اقتصادێکە یەکەم پێم وانێ هیچ دەوڵەتە بتوانێت خۆی ڕاگرێ کوبا خۆی ڕاگرتووە و یەکێ لەو شتە گرنگانێکە مەسەن کوبا ساڵانە 300,000 دکتۆر دەرەکات بەرزترین نسبەی مامۆستا و مامۆستای جامعە لە کوبایە یعنی هیچ وڵاتێک بە ئەندازەی وڵاتی کوبا ناتوانێت ساڵانە 3,000 دکتۆر بنێرە بۆ ئەمریکای لاتین بۆ علاجی خەڵک ئەوە کاسترۆڵە دکتۆرەکانی من هەر دکتۆر نین زیرەک دین بە فەرهەنگیش ئەو شتانە کەم نییە مەسەلەن سیستەمی ئیداری کوبا سیستەمێکە کە لە نزیکەی تقریبا 14,000 نوێنەر لە هەموو تەواوی وڵاتە خوان هەڵبژێرن بە هەڵبژاردننی حیزبی کۆمونیستی کوبی خۆی هەڵنابژێرن یعنی بۆ نمونە حتا ئەگەر ئینسان بێتە سەر واقعی ئەوەی کە ئایا ئەگەر ئۆپۆزیسیۆنێک هەبێ لێ باشە خۆ ئۆپۆزیسیۆنێک هەبێ ئەتوانێت ڕێ مەجالیسەکان بچێتە ناو دەسەڵات بۆ نایکات هیچ ڕێگر نیە چکە ئالیەتەکەی ئەوەیە کە تۆ ئەتوانی بچتە ناویەوە ئەگەر چی ئەو سیستەمە لەژێر وەکو سیستەمێکی پەرلەمانی کە تۆ بڵێ ئەحزاب ئەم ئەحزاب وەرێگرە و حزب بەریا و حزب خەڵک لەژێرەوە 14,000 مندوب هەیە لە کە خۆیان هەڵبژێرن و 2 ساڵ جارێک و جەمعیەی ئەنجومەنی نیشتیمانی لەسەرەوە پێگەێنن مثلا ئەمانە مهمە تەندروست بەڵێ بڵێ کاتی بەرنامەکەمان بەرە کۆتایی ڕواوڕ عومەر دوا جملە تەواو کە تکایە
نابار حادث خۆش بەمەریان من بڵێ فەرمو نا من هەرویست ئەو شتانە بڵێم پرۆسە بۆ نمونە هەندێک شتێ مهمە سەحە مهمە تەندروستی مهمە تۆ دکتۆرەکەش بێتە ماڵەکەتەوە مهمە کە تۆ لەوەی کە ئیمکانات نیە بەڵام هەموو کەس زەمانەتی ئیجتیماعی و هیچ کەس بێخانوو نیە مناڵی پێپەتی نبینی لەسەر جان ینی سوالکەر بڕۆ نیویۆرک میلیۆنەها مناڵ سوالکەر لەسەر جاندن مەسەڵەن ئەمانە دەستکەوتن ینی بۆیە کوبا بەڕێی من ضرورە گرنگیشە بۆ ئێمە لە هەر کەمپینەکە بین بۆ نەمانی ئەو حسارە ئەو گەمەرە و ئابووری لەسەر کوبا هەیە ینی بەشداری هەر کەمپینێک بکەین بەڕێی من کارێکی سیاسی گەورەیە دەست خۆسپاس عمەرجان من کۆتاییشەوە بڵێم بابینەرانی نەکەن تۆڵەکردنەوە هەیە نەیشتێ بەس من عمەر بە ساحب ماڵزانایی بوو چاوەڕێکات من لە ڕاستیە وتارەکەی ئاوڕێ عمەرشم خوێندەوە بامان شۆ دەستخۆشی یەکەم زانیاری زۆر باشی تیا بوو یەک کۆمنت دەم کۆتایی بە بەرنامەکە دێنم شەماڵ ئەگەر شتێکت نەبێت لە ڕاستیە یعنی ئەزمموی چەپ لە ئەمریکای لاتین و لە کوبا بە تایبەتی ئەزمونێکە لە ڕاستیە یعنی بۆ ئێمە زۆر پێویستە بۆ دیراسەکردن چ لە معالەجەکردنی ڕوبەڕووبوونەوەی ئیمپرالزم و چ لە معالەجەکردنی هەندێ ئەو تایبەت و خەسایسانەی کە ئێمە لە ڕاستیە دەیبینن و من پێم وایە تەنیامانەوە ئەزمونەوە بەو سەرکەوتنانی لە باری ئیجتیماعی و تەندروستی لەبارەکانی ترا دەیبین لە ڕاستیە من پێم وایە ڕۆژانە ئەمە بۆ خۆی زلەدانە لە سیستەمی ئیمپرالزمی جیهانی و لە سیستەمی سەرمایه‌داری باڵادەزوە بیریشمان نەچێت لە ڕاستیە مانەوە و ئێستاش ئەم مقاومەتی لە ئەمریکای لاتی نەکرێ و ساڵانە و لەم هەڵبژارنەی بەو دوایە سەرکەوتنی گەورەتر لەسەر شوێنێک باس کرا کە ئێمە لە بەرنامەکەی پێشوو لەگە عەلی سیاسی بە درێژی باسمان کرد هەموو ئەوانە لە ڕاستی بۆ ئێمە شایانی دیراسەکردنە شەماڵ پێم وایە کاتێەوە تۆ کۆتایی بە بەرنامەکە بێنین جارێشتر سوپاس بۆ هاڕۆ عومەر دکتۆر گۆران هاوڕێ شاباس و سوپاس بۆ هاوڕێ ئارام کە ماندوو بوو لەگەڵمان بوو لەو بەرنمەیە جێبەجێکاری بواری تەکنیکی بوو گفتوگۆمان لەبارەی چەند تەوەرێکی گرین کرد بۆی نەبوونی کات من ویستم خلاصەیەک و تەڵخیسێک بکەم لە ڕاستیە بەڵام ئەوە ناکەم و هیوادارم بینەران ئەویان بیر نەچێ کە سەبسکرایبی کەناڵی هیوا لە یوتیوب بکەن و ئێمە بڕاریشماندا بۆ ئەوەی یوتیوبەکە زیاتر ئەکتیڤ بێ و لە بەردەمە و هێرشانی ئێستا بە تایبەتی لەسەر فەیسبوک و پەیجەکان لەو بازاڕێ ئێستا هەیە ئەمە زیاتر هەوڵماندا بەرنامەکە لە یوتیوب بڵاو بکەینەوە لە کەناڵەکانی ترنا و تەنیا لینکەکەی لە کەناڵەکانی تر شێر بکەین ئەمار تەنیا بۆ زانیاری بینەران لای من کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و شەماڵ کەرەمکە زۆر سپاس بۆ تۆ هیواجان منیش هەروە وێدەوارم بینەرانی ئێمە هەفتەیەکی خۆشیان بێتە پێگەیشتنەوە لە بەرنامەیەکی ترە بە شادیتان ئەسپێرین.